بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە لە ڕۆژێکی نوێ بەرنامەیەکی نوێی دیکەدا لەگەڵ هاوکارم کاک ڕیاز بەیەوەی عزیز و خۆشەویست شاد بووینەتەوە بۆ هیوایی کە بڕگە بابەتەکانی ئەمڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت. زۆر سپاس. سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆشەویستانی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەرکوێ گەنج جوانترین سڵاوی ئێمەتان پێشکەش بێ. ئەمڕۆژ بەرنامەکەمان لە سێ تەوەری سەرەکی و جیاواز پێگاتووە. تەوەری یەکەمی بەرنامەکەمان تەرخان کردووە بۆ کار و چالاکی و پرۆژە و خزمەتەکانی ڕێکخراوی زاد بۆ خزمەتی ئادەمی زاد و بۆ چارەسەری نەخۆشەکان لە هەرێمی کوردستان کە نزیکەی ساڵێک زیاترە ئەم ڕێکخراوە لە هەرێمی کوردستان مۆڵەتی کارکردنی وەرگرتووە و لە خزمەتی هەژاران و نەدارانی کوردستاندایە. هەروەها پرۆژەی کەمپینی پاکڕاگرتن و سەوزکردنی پارکی گشتی سەی سادەق کە بەشێ لە چالاکانی مەدەنی پێی هەستاون لە ڕێی پارێزگای سلێمانی و هەوڵی نۆژەنکردنەوە سەر لە نوێ سەوزکردنەوەی ئەو پارک و شوێنە گشتیانە ئەگرناستۆ کە لە سەی سادەقدا بەرەو وشکبوونیان بەرەو نەمانەچن. هەروەها سوود و کاریگەریکردنەوەی ژووری بازرگانی هەڵەبجە بۆ پارێزگاکە چی ئەمەش تەوەری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ لەگەڵ ئەو بڕگە هەمیشەیانی کە ڕۆژانە ئێوەی ئازیز لە بەرنامەکەدا بینەری دەبن وەکو مێژوو بڕگە یادەوەری و پێشبینی کەشوها و کۆمەڵی راپۆرت و زانیاری دیکەش. با سەرەتا بچینە لای پێشبینی کەشوهەوای شار و شارۆچکە جیاوازەکانی کوردستان. دەوەری ئەو بڕگەیەکە ڕۆژانە بەرنامەی پەیامی ڕۆژ پێشکەشتان دەکات کە باز لە ڕووداوە گرنگەکانی ڕابردوودا دەکات بە تایبەتی ئەوانەی کە لە ساڵانی ڕابردوو ڕوویاندا و گرنگن بۆ ئێمە و بە تایبەتی بۆ خەڵکی کوردستان. با پێکەوە بینەری بڕگەی یادەوەری بین. هەژدەی هەشتی ساڵی 1227 کۆچی دوایی فەرماندەی جەنگی و خوێن ڕێژی مەغۆلەکان جەنگیزخان ناوبراو هەم دامەزرێنەر و هەم ئیمپراتۆری مەغۆلەکان بوو و ڕۆڵی کارەی هەبووە لە بەرفراوانکردنی سنووری جوگرافی و سیاسی و سەربازی مەغۆلەکاندا و لە سەردەستی ئەو سوپاکەی هەزاران مرۆڤی سڤیل کوژران و چەندان شاری گەورەی موسڵمانانی هاوشێوەی بەغدای کاول و وێران کرد. هەژدەی هەشتی ساڵی 1414 لەدایکبوونی شاعیر و سۆفی گەورەی ئێرانی جامی نورەدین عەبدوڕەحمان جامی لە گوندی جامی ناوچەی خۆراسانی ئەو کاتەی ئێران کە ئێستا بەشێکە لە ئەفغانستان لەدایک بووە لە 19 ساڵی 1492 کۆچی دوایی کردووە. ناوبراو لە تەسەووفدا سەر بە تەریقەتی نەقشبەندی بووە. هەژدەی هەشتی ساڵی 2008 دوای 7 ساڵ لە سەرۆکایەتی وەزیرانی وڵاتەکەی پەروێز موشەڕەف لەلایەن جەماوەر و حیزبەکانی ئەو وڵاتەوە فشارێکی زۆری خرایە سەر و ناچار بە دەست لە کارکێشانەوەیان کرد و کۆتایی بە حوکمی ناوبراو هات.
لە چەند ڕۆژی ڕابردوو بە تایبەتی لە ڕۆژانی جەژندا نرخی دراوەکان لە پێگە فەرمیەکان چ ئەلکترۆنی ئاخۆت سایت و میدیاکان بەگشتیدا نەبوو لەبەرەوەی کە ڕۆژانی جەژن هەمووان بە ئەتوانم بڵێم دۆلار فرۆشەکانیشەوە وەک خۆمان دەڵێن یاوە شوێنانەی کاڵگۆڕی دراوی تێدا دەکرێت هەمووی داخرا بوو بۆ ئەمڕۆ دەچینەوە سەر بڕگەی نرخی دراوەکان و با پێکەوە سەرنج بخێنە سەرە و نرخی دراوانی کە بە تایبەتی گۆڕانکاریان بەسەردا هاتووە ئەوانەی کە بۆ ئێمە گرنگن زیاترەوە کە میشە باسیشمان کردووە دۆلار لیرەی تورکی یاخۆ تمەنی ئێرانیە با پێکەوە بینەریە و بڕگەیەش بین. سڵاوتان لێبێ خۆشەویستان تەوەری یەکەمی بەرنامەکەمان و ئاماژەمان پێکرد قسەکردنە لەسەر کار و ئامانجی ڕێکخراوی زات بۆ مەبەستا میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئاسۆ سەعید سەرپەرشتیاری یەکەی پزیشکی ڕێکخراوی زاتمان کردووە. دکتۆریان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. زۆر سوپاسی کەناڵی ئاسمانی پەیامەکەین بۆ ئەم دەرفەتەوە کە لە ڕێگەی بەرنامەی پەیامی ڕۆژەوە ڕێکخراوی زادیان بەسەر کردو. سوپاسان زۆر بەخێر بێ. بەسەرەتا باز لە مێژوویەکی ڕێکخراوی زات بکەین یا ڕێکخراوی زات بۆچی دامەزرا لە نێوەرێمی کوردستان. ڕێکخراوی زاد ڕێکخراوێکی سەربەخۆی قازانجنەویستە دروست بۆ یارمەتیدان و هاوکاریکردنی نەخۆشی کەم دەست و کەم دەرامەت و لە هەشتی 2010 ئەم ڕێکخراوە بە شێوەیەکی فەرمی مۆڵەتی لە فەرمانگەی ڕێکخراوە حکوومەکان لە هەرێمی کوردستان وەرگرتووە و ئەم ڕێکخراوە پێکهاتووە لە کۆمەڵێک ئەندامی خۆبەخش کە خۆبەخشانە و قازانجنەویستانە ئیشەکەن بۆ بەڕێوەبردننی کار و چالەکەەکانی ڕێکخراوی زات تەنها لە بە ڕەزامەندی خۆی گەورە و بۆ ئەوی کە نەخۆش بەدڵێکی خۆش بە لەشێکی ساغ بە تەندروستێکی باش بێڵێتە ناو کۆمەڵگە. زۆر باشە دکتۆر ئەم ستافی کە زادیان پێکێناوە لە چ ئاستێکان ئایا هەمووی دکتۆرن یا پزیشکی پسپۆڕن کێنەبڵێن ئەو ستافی کە زادیان دروست کرد پێکاتوە لە چەندین دکتۆر و چەندین ستافی کارامە و لێهاتوو کە پیشێنیان هەبووە لەو مەجارانە دەستی خێران هەبوو یارمەتی نەخۆشی کەم دەرەمەتیان داوە و چەندین خێرخواز و چەندین لایانی تر و ڕێکخراوی زات بەهۆی ئەمانەوە فراوانێکی بەخۆی بینی و لەم ڕێگەیەوە کە ئێمە توانیمان چەندین دکتۆری شارەزا و لێهاتوو خۆبەخش بهی ناو ڕێکخراوەکەمانەوە بە تایبەتی لە شاری سلێمانی هەمووی دکتۆری شارەزا و لێهاتوو دەستڕەنگین ئەوانە کە شادەی بەرزیان هەیە کە هاوکار ڕێکخراوی زات بن و جگە لەمە چەندین نەخۆشخانەی بەناوبانگ لە هەر لە سلێمانیا کە ئەمادە باشی ئەویان دەربڕی کە هاوکار ڕێکخراوی زات بن کە ئەو بڕەپارەی کە عادی خۆیان نەبیگەڕێنەوە بۆ نەخۆشەکان و یارمەتی نەخۆشەکان بن و چەندین مختبەر و چەندین سەیدەلە و چەندین تاقیگەی شانەزانی و چەندین ناوەندی سۆنەر و شوێنی تر قەراراندا کە هاوکار ڕێکخراوی زات بن بالفعل هەر بۆ شێوازش بوو هاوکار ڕێکخراوی زات بوون و ڕێکخراوی زات لە سەرەتای کارەکانیەوە بەهۆی ئەم هاوکاریانەوە لایەن بەڕێزانەوە لە ئەمدانەوە و چەندین شوێنی ترەوە خەڵکی خێرۆمەنەوە توانی هەنگاوێکی باش بنێ و هاوکاریکی زۆری نەخۆشی کەم دەست و کەم دەرامەت بکات. زۆر باشە دکتۆرەوە دیارە ئامانجتان خزمەتکردنی نەخۆشە ئەو نەخۆشانەی کە لای ئێوە وەریان دەگرن کێن چونکە ڕەنگە گەرەم ڕۆسنتەرێکی یا ناوەندێکی خزمەتگوزاری بۆ خەڵکی نەخۆش بکەیتەوە ڕەنگە دنیای خەڵکی نەخۆش سەردان کەواتەوە فیلتەرانێک ئێوە نەخۆشی تایبەت وەردەگرن بۆی خزمەتیان بکەن چه جۆرە نەخۆشیەکەەوە چۆنەوە فیلتەرانەیان بۆ دانێن. ڕاستە لە وڵاتی خۆمانە نەخۆشی جۆرا جۆر هەیە بەڵام بە پێی سویکی قورسی نەخۆشەکانە گۆڕە ئێمە ڕێکخراوی زات سەرەتا قەرارماندا لە نەخۆشی شێرپەنجە دەست بکەن و چەندین هەنگاوی باشمان بڕی و دوای ئەوە کارەکانمان فراوان کرد و نەخۆشی ترمان هێنایە ناو ڕێکخراوەکەمانەوە لەو ڕێگەیەوە یارمەتیان وەرگرت
ئەو نەخۆشانەی کە لە سەرەتاوە هاوکاریان وەرگرت ئەو نەخۆشانە بوون کە تووشی نەخۆشی شێرپەنجە بووبوون بۆ نمونە نەخۆشی شێرپەنجەی ڕژێنی پەریزادە غودا و نەخۆشی شێرپەنجەی مەمەک نەخۆشی شێرپەنجەی کۆڵۆن جگەر و چەندین جۆری تر ئەم نەخۆشیانە سوپاس بەخوای گەورە بە هاوکاری ئەو دکتۆرە بەڕێزانە نەشتەگەریان بۆ کرا نەشتەگەرەکانیان سەرکەوتوو بوو سوپاس بخوا بە تەندروستی باشەوە گەڕانەوە ناو کۆمەڵگە و لە دوای ئێوە ئێمە زیاتر گرنگیمان بە کارەکانماندا چەندین نەخۆشی تر نەشتەگەریان بۆ ئەنجام درا لە جۆری نەخۆشی حتا جوانکاری دەمەچاو هەندێک نەخۆشکە بەهۆی سوتاوێت دەمەچاوی تێکچوو بۆ هەندێک بەهۆی حادسی سیارۆیان بەهۆی بەرکەوتنەوە جستەی تێکچوو بوو نەشتەگەری جوانکاری بۆ ئەنجام درا هەندێک لە نەخۆشەکان کە هەر لە زگماکەوە لەدایک بووبوون شێوازی دەمەچاویان تێکچوو بوو لەلایەن دکتۆری تایبەتی شێوەی گەورۆ چارەسەریان بۆ کراوە و چەندین نەخۆشی تری چاو ئەم نەخۆشانە کە باسەکرێ بەدەر لە نەخۆشی شێرپەنجەن کە من باسییانەکەم چەندین نەخۆشی چاوک و ئاوی سپی چاو ئاوی ڕەشی چاو و تێکچوونی تۆر ببورن تێکچوونی تۆڕی چاو و چەندین نەخۆشی تری وەکو فەقەرات وەکو نەخۆشی گورچی لەو گرەی گورچی لەو میز و میزۆڕ لەو مەجارانەیەوە چەندین بواری تر پزیشکەکانمان هاوکارمان بوون و یارمەتی نەخۆشەکانمان داوە نەشتەگەریان بۆ کرۆ سوپاس بەخوای گەورە زۆربەی هەر زۆری نەخۆشەکان نەشتەگەرەکانی بۆ ئەنجام دراوە و چارەسەریان وەرگتەوە بە سەلامەتی گەڕانەوە ماڵخۆیان و ناکۆمەڵگە. زۆر باشە دکتۆر کەواتە لە زادا چارەسەری هەموو نەخۆشیەکانەکرێ ئەمە بەسمێ هەموو بوارەکانی نەخۆشیەوە پزیشکی تایبەتتان هەیە و نەخۆش دەبینن؟ بەڵێ ئێمە لە مەجالە جیاوازەکانی سنگ و بۆری خوێن و نەشتەگەری گشتی و گورچی لە و میز و میزەڕۆ و جوانکاری و نەخۆشەکانی قورگ و لوت و گوێ نەخۆشی چاو و چەندین بواری تر هەموو لە قەجیازەکان بە تایبەتی ئەوانەی کە نەشتەگەریان پێویستە ئێمە پزیشکی هاوکارمان هەیە پزیشکی بەناوبانگی شاری سلێمانی و پزیشکی شوێنەکانی تر کە هاوکار ڕێکخراوی بوون و لە داهاتووشە ئەویان سەلماندووە و کارەکانیان بەڕێکوپێکی ئەنجام داوە. ئەو نەخۆشیانە کامانن کە ڕێکخراوی زات هەیەسە ئایا پزیشکی تایبەتی بۆ دابین نەکردون یان نەیتوانیوە چارەسەریان بڵێ ئمە هەر لە سەرەتاوە ڕێکخراوی زات بڕێرمەنداوە کە چارەسەری چەند نەخۆشیێک نەکەن یەکێک لەوانە ئەگەر نەخۆشێک سەردەرمان بکات و بزانین باری دارایی باشە ئێمە ناچینە ژێر باری نەشتەگەرەکەی یان چارەسەرەکەی بۆ ئەوەی کە حەقی نەخۆشێکی تر نەخوات یان ئەگەر نەخۆشێک سەردانمان بکات داوای نەشتەگەری جوانکاریمان لێ بکات جوانکاری هەندێکی ئێمە ئەنجامی ئەدەنەوەی کە باسم کرد کە تەئسیری لەسەر ژیانی کەسەکە کردبێت یان تەسیری لەسەر ئیشوکای ڕۆژانی کردبێت ئەمانە چارەسەران بۆ ئەوکەین بەڵام هەندێک حاڵەتی جوانکاری وەکو جوانکاری لوت و جوانکاری سمت و جوانکاری دەموچاو ئەوانە کە بە زەڕورەتی نازانین لە ژیانە هاوکاری ئەوانە ناکەین. بڵێ کەواتە باستان لە باز لەوە دەکرێت کە ئەوانەشی کە بوون لە حاڵەتێکی مردنە ئێوە چارەسەریان ناکەن بە تایبەتی لەوانەی کە نەخۆشی شێرپەنجەن ئەگە بکرێمە زیاتر ڕوون بکرێتەوە ئایا ئەوانە کێن کە توشببووی نەخۆشی شێرپەنجەن بەڵام ئێوە چارەسەریان بۆ ناکەن. چەندین جار ڕووی داوە بەداخەوە باسی ئەمە دەکەم کە نەخۆش هەبووە شێرپەنجەی هەبوو خۆشی زانوتی لەبەرەوەی کە باری دارایی باش نەبووە نەیتوانیوە بچێت بەلای دکتۆر چارەسەری خۆی بکات بە نمونە نەخۆشی شێرپەنجە هاتووە بۆ لامان شێرپەنجەی مەمک لە قۆناغی کۆتاییە بووە نەچۆ بەلای هیچ دکتۆرێک بە قسەی نەخۆشەکە خۆی ئەڵە وەزعی داراییم باش نەبووە نەڕۆشتوم کاتە گەشتە لە ئێمە گەشتە قۆناغی کۆتایی گەشتۆتە جگەری و نەخۆشەکە بڵاوەتەوە بۆ هەموو جسمیەوە چەندین حاڵەتی تری لەو بابەتەم ئێمە لەم کاتانەیە نەشتەگەری ئیسفادەی نییە بۆ نەخۆشەکە لەبەر ئەوە ناتوانین هاوکاری نەخۆش بکەین بەڵام جگە لەوەش ئەو نەخۆشانە کە سەردەمانەکەن لە مەجای چارەسەری ئازارشکێن و ئەوانە هەر هاوکاریمان کردوون. ئێوە پێوەرتان بۆ دیاریکردنی هەبووی و دەوڵەمەنی من یان نەبووی و هەژاری من چیە بۆم لیژنەیەکتان هەیە کە بیسەلمێنە کابرایەک لە هەولێرەوە لە هەڵەبجەوە لە خوورماڵەوە لە پێنجێنەوە دێ خۆیەوە لەوە چێ نەشی ناسن و بەجل و بەرگوشەوەشیا لەوە چێ لە هەژار و فەقیرە بچێ بەڵام لە ناوەڕۆکە زۆر دەوڵەمەندە ئەوەریەوە چێ بۆ پرسیارێکی جوانە دەستخۆش ئێمە ڕۆژێکمان دیاری کرد و ڕۆژانی شەمان لە ڕێکخراوی زاد نەخۆشەکانمان کە دو ئەوێ لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە ڕێگەی ڕقم مۆبایلەکان و کەدەمان ناوە پەیوەندیمان پێوەکەن ڕێکخراوی زاد هاوکاری نەخۆشی کەم دەست و کەم دەرامەتەکانی ئەبێ نەخۆش بێت و کەم دەست و کەم دەرامەت بێت چۆن ئەمە بسەلمێنین ئێمە لیژنەی پزیشکیمان هەیە بۆ سەلماندن و بۆ بەدەچوونی نەخۆشیەکەی هەڵسەنگانی سەرەتاییەکرێت کە دو ئەوە دەرکەوت کە بفعل نەخۆشەوە پێویستی بە چارەسەر هەیە دو ئەوە ئێمە ڕێکخراوی زاد لە چەندین لیژنە پێکاتوە کە لەو لیژنانە لیژنەی داراییە لیژنەی دارایی هەڵئەسەیە بە دۆداچوونەکە بۆ نەخۆشەکە
و سەردانی ماڵەوەکات و لە دەرودراوسێ و لە چەندین کەسی بەناوبانگی منتیقی ئەکۆڵێتەوە پرسیارەکە سەبار بەبارەی دارایی نەخۆشەکە دوای ئەوەی کە بە فلتەرەکە تێپەڕی و بۆمان دەرکەوت کە لە 100% ئەم نەخۆشە کەم دەست و کەم دەرامەتە لە ڕێگەی لیژنەکانمانەوە ئەو کاتێ هاوکاری نەخۆشەکەکەین و نەخۆشەکە ڕەوانەی پزیشکی پسپۆڕی تایبەت دەکرێت و چارەسەر وەرەگرێت و تا ئێستاش تەسەوڕ ناکەم ئەوە نەخۆشانەی کە سەردانی ڕێکخراوی زادیان کردبێت شێوەیەک لە شێوەکان بڵێم ئیستیقلالکردن و ئەوانە بە ڕێکخراوی زادەوە هیچ شتێکبوونی نەبووە هەموو لیژنەکانمان بە شێوازێکی جوان بە ڕێکوپێکی ئەو کارانیان ئەنجام داوە هیچ حاڵەتێکی لە بابەتە ڕووی نایەوە ئەو نەخۆشانی کە نەشتەگەریان بکرەوە چەندین شاهد و چەندین کەسی منتیقێکی خۆیان وە لە شوێنانی تر سەلماندویانە کە ئەمە مستحقی چارەسەرەوە کەم دەست و کەم دەرامەت. دکتۆر چەند نەخۆشتان تا ئێستا چارەسەر کردووە ینی ئاماری یەک ساڵی ڕابردووتان چەندە؟ بەڵێ ئێمە ئەوکوتم ڕێکخراوەکە لە 2010 مۆڵەتی فەرمی ماوەرگرت لە 12 دەسمان بەکارکرد لەو کاتەوە تا ئێستا 725 نەخۆش بە ڕقم سەردانی ڕێکخراوی زادی کردووە لەو 725 نەخۆش نەشتەگەری بۆ کراوە لە جۆرە جیاوازەکان و لە شاری سلێمانی بەتابەتی ئەو نەشتەگەریان ئەنجام دراون و هەموو نەشتەگەرەکان سوپاس بخوای گەورە سەرکەوتو بوو. زۆر باشە ئەگەر هاتوو یەکێک لە نەخۆشەکانتان پێویستی ڕەنگە بە دەرەوە بکات دەروێ وڵات واتە لە ئاست و توانای چارەسەری ئەو دکتۆرانە نەبێت کە پزیشکی پسپۆڕن لە لای خۆتان یاخۆت تەکنەلۆژیای تەندروستیەکە لەو ڕۆوە لەو ئاستەیانە بێ ئایا ئێوە چۆن هاوکاری دەکەن ئەگەر پێویستی بە دەروێ وڵات هەبێت؟ بەڵێ بەداخەوە چەندین جار نەخۆش هاتووە کە پێویستی بە دەروێ وڵاتە بۆ چارەسەرەکەی لە ناوخۆی خۆمانە نەبووە لە دەروی وڵاتەوە بڵام ئێمە توانای ڕێکخراوی زاد بەڕاستی سنووردارە نەمانتوانیوە و وتمانە ئێمە توانایی چارەسەرکردنی نەخۆشەکەتانی ئەگەر ڕێکخراوی زاد لە داهاتووە گرنگی بەکارەکانی بات و خێرخواز و ئەوانەی کە دەستڕۆشتن هاوکاری ڕێکخراوی زادکەن ڕێکخراوی زاد زیاتر دەوڵەمەند بێ و لە ڕووی دارایی زیاتر دەوڵەمەند بێ و کاتە توان هاوکاری ئەوانیش بکەن بەس ئێمە مەعلەسەف نەمانتوانی هاوکاری ئەو نەخۆشانە بکەین کە پێویستیان بە دەروێ وڵاتە بوو. زۆر باشە دکتۆر وەک دەزانین ئەو ستافە پزیشکی کە لە نێو ڕێکخراوی زادیان لە نەخۆشخانەی زادا کارەکەن ئەگەر تەنانەت قازانجنەویستیش بن بەڵام هەر لەوە چ شتێکی ڕەمزیان هەر پێ بدرێ و ئەو دەرمان و حەبوو دەرزی و شتانی کە تۆ ئێوە دەیدەنە نەخۆش یان بە پێداویستانی لە کاتی نەشتەرگەریە بەکاریان بێگومان هەمووی بە پارە سەرڤەکرێ ئێوەش دەڵێن تەنها نەخۆشی کەم دەرامەت دەبینین و قازانجنەویستین دابینکەری ئەم مەبلەغە لە پارە مەسروفات و خەرجیە کێ دابینیەکان بوون؟ بەڵێ ئێمە زیاتر هاوکارەکەمان هاوکاری مرۆیین وەکو باسم کرد لە چەندین شوێنەوە ئامادە باشیان دەربڕێوە کە هاوکارە ڕێکخراوی زاد بن بەڵام هاوکاری مادیشمان هەیە چەندین خواپێدا و دەوڵەمەند خەڵکی ئەم شار و شارەکانی تر هاوکار ڕێکخراوی زادیان کردو ئێمە لەو مەبلەغەی کە دەستمان کەوتووە توانیمانە ئەو پێداویستانە دابینکەین بۆ نەخۆشەوە جگە لەوەش ئێمە دەرمانخانەمان هەیە کە هاوکار ڕێکخراوی زاد دەکەن لەوەش ئەوان دەستی باڵیان هەبووە هاوکاری نەخۆشەکانی ڕێکخراوی زادیان کردو دەرمانیان پێداوە لە چەندین شوێنی تر مختبەر و لە چەندین شوێنی تر هاوکاری نەخۆشەکانیان کردووە یان بەشێک لە هاوکاریەکان بەشی هەر زۆری مرۆییە و بەشێکی تریشی مادیە. هاوکاری مرۆییەکان کامانن وەکو چی؟ هاوکارە مرۆیەکان لە هەر لایەک و ئێمە ئەوانەوەنی هاوکاری مرۆی ئەو دکتۆرە بەڕێزانی کە باسمان کرد ئەو خەسەخانانە ئەو بنکە تەندروستیانە ئەو لە هەموو لایەکەوە کە هاوکار ڕێکخراوی زادیان کرد ئەمە ناوی هاوکاری مرۆیی کە دەستی باڵیان هەبووە و دەستێکیان هەبوو لە پێشخستنی ڕێکخراوی زاد. ئامار هەیە لەسەر و تێچوانی کە تا ئێستا بۆ من بۆ نەخۆشەکانتان هیچ تێچوویەک ئامارتان لەلا هەیە چەندتان؟ بەڕاستی من ئەگەم لە ئاماری ڕێکخراوی زاد نییە کە چەند سەرفکراوەچکە وتم زیاتر هاوکاریەکان هاوکاری مرۆین ئەو ئامارەم لاوێنێدا. زۆر باشە پانتایی کارکردنتان تەنها ناوەندی پارێزگای سلێمانی یاخۆت پارێزگای دۆکۆ و لێریشتانەیە ئەواتە با بڵێم چەند نووسینگە و لەقتان هەیە لە شوێنەکانی تردا؟ ئەمە سەرەتا لە شاری سلێمانی دەستمان پێکرد و ئەو پاشەوەی کە سەرکەوتوو بوون لە ئیشەکانمان دوای ئەوە چەندین لق و لیژنەمان دروست کرد لە شارەکانی تر وەکو لە شارەکانی کەلار و هەڵەبجە و منتیقەی چەمچەماڵ و لیژنەمان لە کەرکووک و لە هەندێک شاری بچووکی وەکو دەربەندیخان و ئەمانە لیژنەمان هەیە و خۆی گەورەگە یارمەتیمان با بەتەمان ئەم ڕێکخراوە زیاتر گرنگی پێ بوونەپەری پێدەن ئەم دەست هاوکاری کە لە مەحافزەی سلێمانی هەیە هیوادارین و هەوڵمان بداوە بگاتە هەولێری خۆشەویست و دهۆکی خۆشەویست و شارەکانی تریش. ئەم گەیشتنە پەیوەستە بە چیەوە؟ پێوەستە بە مۆڵەتی شوێنەکەەوە یاخود توانە مرۆییەکانیش لەوێ جارێکی تر کۆ بکەنەوە لە ڕێگەی پزیشکە تایبەتەکانەوە؟ هەموو ئیشێک سەرەتایەکی ئێمە وەکو بڵێن ئێستا سەرەتامانە بە ڕێکخراوی زاد و ئینشاءڵڵا لە داهاتوویەکی نزیکە هەوڵێن لە دهۆک و هەولێر و شارەکانی تریش ئەو ئیشانەی کە لێرە کوردمان لەوێش ئەنجامی بین و ئێستا لە هەوڵداین کە لەو شوێنانەش پسپۆڕی تایبەتی بەشە جیاوازەکان و خەڵکانی خێرەمەن و
لایەنەکان بە هەموو لایەنەکان بێن لەسەر خەت و هاوکار ڕێکخراوەزادن بۆی زیاتر خزمەتی هاوڵاتیان نیشتوانێک خۆمان بکەین. زۆر باشە. پلانتان هەیە دکتۆر بۆ ساڵانی داهاتوو چۆن بێ؟ بە تایبەتی ئەوە کە ئێستا بۆ دەرمانخانە، تاقیگا یاخود هەندێک نەخۆشخانەی تر هاوکارتانن، ئایا پلانتان نییە لەوەی کە خۆتان ببنە خاوەنی دەرمانخانە و تاقیگە و نەخۆشخانەی تایبەت؟ وەکو پێمەتی ڕێکخراوەزاد لەوەتەی دروست بۆ تا ئێستا ڕۆژ لە دوای ڕۆژ بەرە پێشەوەچەوە پلانی داهاتووشمان ئینشاڵڵا خۆی گەورە یارمەتیمان بات و دروستکردنی خەستەخانە و دروستکردنی دەرمانخانە و تاقیگەی خۆی و هەوڵێن ڕێکخراوەزاد هەموو شتێکی بێ هەوڵێن دەست یارمەتیەکانیش بگەنینە دەروێ وڵاتەوە. ئێمە ئێستا چەندی جار نەخۆشیشمان بۆ هاتووە لە دەروێ وڵات هاتووە، لە ئێران هاتووە، لە شوێنانی تر هاتووە هاوکاریمان کردووە، هەرچەند ئێمە هاوکارەکانمان زیاتر بۆ ناوخۆی خۆمانە، بەڵام دەستمان بە ڕووی ئەوان شانە ناوە و چەندین ئاوارەی سووری کە هاتوون هاوکاریمان کردوون و یارمەتیمان داون. زۆر باشە دکتۆر، بۆچی ئێوە خەڵکی خواپێدا و خەڵکی دەوڵەمەند، خەڵکێک کە لە پێناو جوانکاری خۆیان نەشتەرگەریەکەیان بەونە دێت پارەیەکی، بەڵام متمانی بە ئێوە هەیە، متمانی بە ستاف پزیشکەکە ئێوە هەیە لە چارەسەرکردندا، بۆچی ئەوانیش نابین بۆەوەی بەو پارەی کە لەوانی وەردەگرن زیاتر بتوان خزمەتی هەژارەکانی تری پێ بکەنەوە؟ جەنابەت فەرمووت کە ئێوە تەنها نەخۆشی کەم دەرامەت و فەقیر و هەژار دەبینن، واتە گەر بزانین کەسێ هەبووە نەشتەرگەری بۆ ناکەین، کەسێ دەوڵەمەندە چارەسەری بۆ ناکەین، بۆچی کابرا مادەم هەر ئامادەیە بە پارە بێتە لای ئێوە چارەسەری نەخۆشیەکەی خۆی نەشتەرگەریەکەی خۆی بکە، ئێوە ئەو پارەیە لی وەرناگرن بۆ چارەسەری نەخۆشێکی تریان بوونە هیچ نەوێت بتوانن لە سندوقی خۆتانە زیاتر بۆ داو دەرمان یان نردنی نەخۆشەکانتان بۆ دەروێ وڵات کەڵکی لێ وەربگرن. بەڵێ ئمە چەندین حاڵاتی لەو بابەتە حتا نەخۆشیش هاتووە بۆ لامان کە خۆی هاتووتی من نەخۆشی گورچی لەم هەیە، پێویستم بە زەرعی گورچی لە هەیە و پارەشم هەیە، بەس ئێوە بنیارن بۆ لای دکتۆرێکی شارەزار و دیتورانی لای خۆتان کە جێی سیقەن و دەستڕەنگین و شارەزان و بەناوبانگن، ئێمە هاتوون ئەو کارشمان کردووە و نەخۆشەکەمان ناردۆ بە لای دکتۆری پسپۆر بە پارەی خۆی و خۆشی هاوکاری ڕێکخراوەکەی کردووە لەو ڕێگەیەوە هەموو جۆری ئیسفادە کرد، خۆی ئیسفادەیەکی لەوە کرد کە ئێمە گاندومانە بە دەستێکی ئەمین بە دکتۆرێکی شارەزا کە نەشتەرگەریەکەی بۆ ئەنجامداوە و ئیسفادێکی ترشی بە ڕێکخراوەزاد گاندووە بڕەپارێکی داناوە هاوکاری نەخۆشی ترمان کردووە. زۆر باشە دکتۆر، ئەمە دەرفەتی کەوتۆشمان نەماوە، ئەگەر جارێکی تر بینەوە سەرەوە ئایا ئەوانەی کە ئەو نەخۆشانەی کەیەوە وەریان دەگرن چه جۆرە نەخۆشیەکە بۆی کە هەموو نەخۆشێک سەرتان تێنەگاوە هیوای نەبێت لەوەی کە بەتەما بیاندەگەن لە نەخۆشی سادەی هەبێ لایەوە چارەسەر بکرێت؟ بەڵێ ئێمە وتمان ئەو نەخۆشانەی ئێمە ڕێکخراوەزاد هاوکاری نەخۆشی کەم دەرامەتەکە لە ئینەکەەوە دیارە عنی کە کەسەکە بێ نەخۆش بێ و کەم دەرامەتیش بێ، نەخۆشەکان زیاتر ئێمە نەخۆشی شێرپەنجە و نەخۆشی گرێ و نەخۆشی گورچی لەو زیاتر ئەو نەخۆشیانەی کە تەئسیرێکی لە ژیانی کەسەکە کردبێت کە بۆ نمونە صاحب ماڵێکە چەندین مناڵی هەیە لە ماڵەوە و تەنها ئیشکەرە لە ماڵەکەیە نەخۆشیێکی یە گرنگی ئەو نەخۆشیە تەئسیرێکی لە ژیانی ئەو کەسە کردبێ و ڕێگەی کار و کەسابەتی لێگرتبێ و تەئسیرێک لە ژیانی پسپۆڕەکەشی لا ئێمە هەبێت هاوکاری ئەو نەخۆشانە دەکەین. زۆر باشە دکتۆر، شتێکی ئەوتۆمان نەماوەتەوە گەر خۆت کۆمنتێکت هەبێت هەر سوپاسان دەکەین و لە شتان بۆ سەرکەوتن. زۆر بەخێر بێن و هیوای سەرکەوتنتان بۆ بخوازم. بینەرانی عزیز، تەوەری یەکەمان کۆتای گەشت، ناوبڕێی کوروەردەگرین و لە تەوەری دووەمی بەرنامەکەمان پێتان دەگەینەوە، لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. کارگەی ئاسمان، کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 1970 840 2000. چاڤیلان، ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت، وا باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند
گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایز هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جملەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بەڵێ خۆشەویستان، با پێکەوە بینەری ڤیتیەک بین لەسەر هاوینە هەواری دڵڕفێنی بێخاڵ و دیمەنی سەردانیکردنی گەشتیاران کە لە تەواوی شوێن و ناوچە جیاوازەکانی عێراق و کوردستانەوە گەشتیارێکی زۆر ڕووی کردوتە تافگەی بێخاڵ. با پێکەوە بینەری ئەو دیمەنە جوانە بین.
پارکی گشتی سێ سادق ئەو شوێنەی کە سێ سادقەکان بەڕاستی لەلایەکەوە تێڕاماوە لەلایەکشەوە بێزار بوون چونکە ساڵانێکم پارکە هەیە بەڵام تا ئێستا ئەوەندەی کە ئاژەڵ تێیدا دەمێنێتەوە دەحەوێتەوە هێندەی خەڵکی سێ سادق تێدا ناحەوێتەوە بەڵام لە هەفتەی ڕابردوودا کەمپینێکی خۆڕسکانە لەلایەن هاوڵاتیان و بەتایبەتی گەنجانەوە ساز کرا ڕاگەیەنرا بەوەی کە هەڵمەتێک بکەن بۆی کە پارکی گشتی سێ سادق لەلایەکەوە پاکی بکەنەوە لەلایەکترەوە هەڵمەتەکەیان بۆ سەوزکردنی پارکەکە بێت و بۆی کە لەبری حکوومەت و کۆمپانیاکان ئەمانە هەڵمەتە بکەن و بتوان بیکەنە شوێنێک بۆی کە خەڵکی سێ سادق بتوان تێدا بحەوێنەوە کە بای ئەوەندا هەیە کە قسەی لەسەر بکرێت و بەرنامەی بۆ ساز بکرێت بۆچی دەبێت شارۆچکەیەک یا قەزایەک وەکو سێ سادق تا ئێستا خاوەنی پارکێکی شیاو نەبێ بۆ خەڵکەکەی بۆ قسەکردن لەسەرم تەوەرە میوانداری دوو لە چالاکوانی ئەندامانی کەمپینەکە و سەرپەرشتیانانی کەمپینەکەمان کردووە کە ویش بە ڕێزان کاک سالار و هەروها مامۆستا خەلیل بەخێر بن کاک سالارەگە لێەوە دەست پێ بکەین ینی تینتان بۆ هاتبوو لەوەی کە لەبری حکوومەت و کۆمپانیا چکە پێم وایە پێشترە و پارکە بەدەستی کۆمپانیا و بلەوەی کە ئێستا خۆتان خۆڵی خۆتان هەڵماڵن و خەریکی پاکردنەوە و سەوزکردنی پارکەکەتان بن بەڵێ بەڕاستی پارکەکە وێرانیەکەی لە ئاستێکا بوو کە ئێمە لە ڕووی ئەخلاقیەوە خۆمان بە تاوانبارە زانی کە ڕێگە بدەین یاخود قبوڵی بکەین کە پارکەکە بۆ شێوە و بۆ ئاستە بمێنێتەوە پارکەکە لە سەرەتا لە 2011 کە ئیفتیتاح کرا بەڕاستی دیمەنێکی زۆر جوان و ڕوبەرێکی زۆر زەوی بۆ تەرخان کراوە و سەوزاییەکی زۆر زۆر باشی تیا بوو بەڵام ئەتوانین بڵێن لە ئەنجامی هەڵەی بەکرێدان لەلایەن شارەوانیەوە و کەم تەرخەمی ئەو کەسەی کەوا وەری گرتە بوو بەو دۆخە گەشت کە ئێمە ناوی بنین وێرانە وەکو جەنابیشدا ئاماژەت پێدا و هەتا ئەو ساتەی ئێمە دەستمان بە کەمپینەکە کرد و هەڵمەتمان ڕاگەیان بۆ پاکردنەوە و هەم ئاودانی و گەڕانەوەی سروشتەکە بۆی بەڕاستی بوو بە شوێنی ئاژەڵ و پارکەکە بیناکەی تا ڕادەیەکی زۆر تێکچوو و سەوزایەکەی چیمەنەکەی بە تایبەتی هەمووی وشک بوو و بەشێکی زۆر لە دارەکانیش وشک بوو ڕەنگە لە دواتر ئێوە دیمەنتان لا بێت پیشانی بدەن بەڕاستی بە جۆرێک بوو یعنی بەکارەساتمان زانی کەوا لە ناو قەزایەکی گەورەی کە بەپێی ئامارە ناڕسمیەکان زیاتر لە 120,000 ئینسانی تیاژی خاوەنی پارکێک نەبێ و یاخود پارکێک هەبێت و ئابم دۆخە بێ بۆیە بەڕاستی ئێمە بەشێکی لە ڕووی ئەخلاقیەوە ینی زۆر ئازارمان چەش بە بەردەوامی بە دیتنی ئەو دیمەنانە بۆیە لە چەند هەفتەی ڕابردووە ئێمە کەمپینێکمان بۆ ڕاگەیان کەمپینی بژانەوەی پارکی گشتی سێ سادق و سەرەتا لێەوە دەستمان پێکرد کە ئەو کەیسەی لە نێوان شارەوانی و ئەو کەسا هەیەکەوە بەکرێ گرتبووی بەجێی هێشتووە و بۆ تەمایی وێرانبوونی کەیسەکە ئین پارکەکە هەوڵماندا ئیش لەسەرەوە بکەین و بیخێن بەلایەکە خۆشبەختانە لە هەنگاوی یەکەمان ئەتوانیمان ئەو کەیسەی کەوا بەهۆی ئەتوانین بڵێن کەم تەرخەمی لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتیکەوە دادگا ڕۆڵێکی سستی تیابینی ئێمە توانیمان لە ڕێی ئەو شارانەی کەوا دەستمان پێکردو بە تایبەتی هێنانە سەرخەتی ئەنجومەنی پارێزگا عەقدەکە هەڵبوەشێنینەوە لە نێوان شارەوانی ئەو کەسێک کەوا بە کرێ پێیدرا بوو و لە دواتریش هەڵمەتێکی بەرفراوانی گەورەمان بەر لە جەژن بۆ ڕاگەیاند و بۆ ئەنجامدا بۆ پاکردنەوەی کە خۆشبەختانە خەڵکی زۆر هات بەدەممانەوە و پەرۆشی خەڵکمان بینی بۆ ئەوەی ئەوان حەزیان لەوەیە پارکێکی جوانیان هەبێ سروشتێکی جوانیان هەبێ بچن ساتێک تیا بحوێنەوە لە هەنگاوەکانی داهاتوشمانە پشت بەخوا و بە هیمەتی ئەو کەسانەی کەوا بەڵێنیان داوە لەگەڵمانە بن بەردەوامە بین بۆ ئەوەی بیگەڕینەوە سەر ئەو سروشتە جوانەی کەوا لە ساڵی یەکەمی پارکەکە تیا بوو بەداخەوە یعنی ئەو سروشتەی کەوا پارکەکە تیا بوو لە ئاستێکا بوو بەڕاستی جێگەی ئەوە بووکەوە ئینسان تیا بحوێتەوە ئینسان ئاسوودە بێت تایەوە شایانی ئەوە بوو زۆرتر بەدەمیەوەبی بۆ ئەوەی کەوا لانی کەم 120,000 ئینسان شوێنێکیان هەبێت ڕووی لێ بکەن مناڵان بچن یاری تیا بکەن و گەنج و خەڵکی تر تیا بحوێنەوە بەڵام بەڕاستی بەهۆی کەم تەرخەمی ئەو کەسێک کەوا پارکەکەی پێدرا بوو ئەو بۆ کەم تەرخەمی شارەوانی و دادگا و لایەنە پەیوەندیدارەکانی تریش بۆ دۆخە گەشت کەوا ئێمە ناومان ناڕاستی
کارەسات. ماوەسا خەلیل زۆر بەخێر بێ. پێگەێنەرانی کەمپینەکە کێن ئایا تەنها خەڵکێکی ڕۆشنبیر و مامۆستا و وەکۆڵی خۆبەخشانی نەو سێ سادقن یا هەوڵتانداوە لە ئەندامانی حیزبەکان ئەوانەی کە ئەندامی حیزم بەڵام خەڵکی سێ سادقن یا لە نێو وەکۆڵێ دەستگا حکومیەکان و پەرلەمان بێ وەزیر بێ بەڕێوەبەری گشتی بێیان بۆ منە تەنها سەرۆکی فەرمانگەیەک خەڵکی سێ سادقە کێن ئەوانەی کە کەمپینەکەتان ڕاگەیاندووە. دەستان خۆش بێ سپاس بۆەوەی کە گرنگین تاوەتەداوە. دیارە ئێمە وەکو کەمپینەکە پێش هەموو شتێک کەمپینێکی خۆڕسکانەیە کۆمەڵە کەس کە هەستمان بۆ بەرپرسیارەتە کردووە بەڕاستی بە تایبەتی ژینگەی هەمووانە بەڕاستی ژینگەی هیچ چین و توێژێک نییە بە حەقەت ئەم کەمپینە لە ئێستادا کۆمەڵێ کەسی تێدایە کە هەم مامۆسان و هەم خەڵکی ڕۆشنبیرن لە ناو سەی سادقە و بە حەقەت ئەم کەمپینە هەموو سەی سادق خاوەنیەتی چونکە وەکوتم پەیوەستە بەو کێشە و گرفتانەی کە لە ناو سەی سادقان خۆڕسکانە ئێمە کار ئەەکەین لەسەر ئەوەی کە جگەلەوەی کە بەدواداچوون بۆ ئەو گرفت و کێشانەی کە لە ناو سەی سادقان هەچە من پێم وایە ئەبێ شتێک باز بکەین لێرەدا بەداخەوە لە وڵاتە لە بەرەوەی دەستگای چاودێریەکانمان سیستن مەجبور لە فەراغی ئەو چاودێری لە شارەکان و لە وڵاتە مەجبور کۆمەڵە کەسی خۆبەخشانە بێنە پێشەوە چونکە ئێمە ئەگەر دەستگای چاودێریمان هەوایە بەڕاستی پرۆژەیەکی وا گەورە لە شارێکی گەورەدا بەڕاستی شوێنێکی استراتیجی گەورە بەم شێوازە شکستی نێنا ئەگەر بۆ نمونە 6 ساڵە ئەم پرۆژە بەرەو شکستی ئەڕوا ئەگەر لە ساڵی یەکەما چاودێری هەبوایە ئێستا ئەو دار و درەخت و ئەو شتانێک کە ئەیبینین بە چاوی خۆمان وشک نابوو بەم شێوازە بەداخەوە دەستگای چاودێری هەتاوکو تۆ سەیری شارەکان نەکەی سەیری پرۆژەکان نەکەی نازانی دەستگای چاودێری لە وڵاتە لە چه ئاستێگایە و ئێمە نایشارینەوە کە کاتێک سەردانی ئەنجومەنی پارێزگامان کرد خۆیان وتیان ئێمە پێشتر ئاگامان لێ نەبووە چەنەمە کارەساتە ئەنجومەنی پارێزگا ئاگای لە پرۆژەیەکی وا گەورە نەبێش کە شکستیە ناوە لە شارێکدا بۆیە ئەم کەمپینە ئەمە ئامانجمانە بەڕاستی ئامانجێکی تر لە پشتی ئەم کەمپینەوە کولتوری کاری خۆبەخشی بڵاو پێکردنەوەی لە هەموو شار و شارۆچکەکان لە ناو هاوڵاتیانە کە ئەبم بەڕاستی پێم وایە خاڵێکی زۆر گرنگە خەڵکی کاری خۆبەخشی بکات بە تایبەتی ئێمە زۆری ئەو ئەندامانەی لە ناو کەمپینەکان مامۆسان ئەچۆن ناو ناوەندەکانی خوێندن ئەبێ کاری خۆبەخشی لە ناو ناوەندەکانی خوێندنەوە دەست پێ بکە ئەبێ لە باخچەی ساوایان لە خوێندنگە بنەڕەتیەکان لە ئامادەیەکان منداڵوا پەروەردەکەین بەڕاستی کە کاری خۆبەخشی بێتە کولتورێکتیایە هەر کاتێک کاری خۆبەخشی پەخش بووە لە ناو وڵات و شار و نیشتیمانە بەڕاستی هیچ کاتێک ئەو پرۆژە گشتیانە بەو شێوازە بە شکستی نابینی واتە کاری خۆبەخشی دوای وێرانکردن یا خود کاری خۆبەخشی وەکو چاودێریکردن بڵێ کاری خۆبەخشی ئەگەر وەکوتم بەداخەوە ئێمە وەکو هاوڵاتیانە ئەبێ پێ بنین لەوەی کە لە کاری خۆبەخشیە سستین ئەگەر کاری خۆبەخشی کولتور وایە بەم وێرانەیە ئێمە ئەم پارکەمان نابینی چونکە بەڵێ ئەم پارکە کاتێک کە وێران بووە تێیدا خەتابار با بڵێن شارەوانی و سستی داواکاری گشتی و دادگاکانە کەیسەکان نەخسۆتە با بڵێن بەلایەکدا بڕیاریان لێ نەداوە دوجاریش خەڵکیش کە دەستێکی هەبووە لەوەی کە سست بووە لەوەی کە ئەو پارکە بەو شێوازە بگات بۆ شێوازە مامۆستا سالار لە دوای ڕاگەیاندنی کەمپینەکەتان قام سەرۆکی شارەوان یا یەکە ئیداریەکانی تر تا چەند بەدەنگ کێشەکەەوە هاتوون یاستان چەند ئێوە سەردانتان کردوون بۆ ئەوەی ئەم کێشەی بەرچاو بخەن ڕاستەکەی ئێمە لە تۆڕە کۆمەڵایەتەکان و بانگەوازمان کرد ینی بە تایبەت پەیوەندیمان بە هیچ کەسێک نەکرد بۆ ئەوەی لە کەمپینەکان لەگەڵمان نابێ چونکە ینی نایشارین ئێمە پێمان وا بوو ئەوە بەرهەمی کەم تەرخەمیەوانە ینی پارکەکە بوو دۆخە گەشتەوە پێمان وا بوو ئەبێ فشارە مەدەنیەکان و خۆرسکانە بچین بەدەم کەیسەوە چونکە ئەوان دەرگا کراوە بۆ لە بەردەمیانە لە بەردەستیشیانە بوو ئەزانی کەوا ئەمە پارکێک هەیە بم وێرانەیە ینی نەچوون بەدەمیەوە و بە جۆرێک لە جۆرەکان ئێمە ویستومانە ڕخنەیان لێ بکرین ینی فشار لەسەر ئەوان دروست بکەین بەوەی کەوا ئەوان بێنە سەر خەت و جارتر وێرانەیەکە درێژە نەکێشێ بۆیە ئێمە تەنها بانگەوازمان کرد بانگەوازێکی گشتیمان کرد بە تایبەتی نەچوینە لا هیچ کەسێک و لە هیچ بەرپرسێک هەرچەنە بەشێک لە
فەرمانگەکان تەنانەت بڕێوەبەرەکەیشی و 6 کارمەندی ئەو ڕۆژە لەگەڵمانە لە هەڵمەتەکە بەشدار بووە. بەڵام با بڵێن لە هەنگاوی داهاتومانە ڕەنگە لەگەڵ ئەوانە گفتوگۆ بکەین بۆ ئەوەی کەوا هەم فشارەکانمان بەهێز بێ بۆ هەر ئەوانش بینی نەسەرخەت و ناچاریان بکەین بەوەی کەوا ئەم پارکە ئیتر نابێ بەم جۆرە بمێنێتەوە. بە تایبەتی تر ئێمە پێمان وایە هەنگاوی گەورە و ئیشی گەورە بۆ پارکە لە داهاتوە بکرێت. ئێستا خۆشبەختانە چەند جارێک ئاو دراوە و پاکراوەتەوە. ئێستا کاتی ئەوەیە ئیتر بانگەوازی بۆ بکرێت، بانگەوازێکی ئاشکرا و بدرێتەوە بە کەسێکی تر بە کرێ بۆ ئەوەی بە زووترین کات ئەو کەسەی کەوا ئەدرێتێ بەکرێ پێ ئەدرێ دەستکا بە بژانەوە. شەڕیەوە ئەوەیە کە بدرێتە کۆمپانیایە بەکرێ خزمەتی کایان بۆ شارەوانی خۆی ڕاستە و خۆ سەرپەرشتی کۆمەڵەیە خەڵکی سێ ساتەقی بۆ تایم کات 4 کەس 5 کەس بۆی لە هەفتەیەکە 2 ڕۆژ 3 ڕۆژ خزمەتی بکەن. ئێمە ینی پێمان وایە ئەوە بدرێ بە کەرتی تایبەت باشە. پێمان وایە ئەوان لە پاڵیا ببێ بە سەرچاوی بەڵام پێشتر کەرتی تایبەت نەبووە بۆ دۆخی بەڵام ئەو کەسە ینی فەشەلی هێناوە لە یوشەکەیان نەیتوانێت و ئیدارەیەکی باشی بدا لە بەرامبەری پارە و موچەی خۆی وەرگرتووە. لەبیرمان نەچێت بە پارێکی زۆر درابوو بە بۆچی ئەوەکو خەڵکی سێ سادق لایەنی پەیوەندیداریا و سەرۆکی کۆمپانیای نادەنە دادگا. کەیسەکە لە دادگایە خۆی شارەوانیش کاتی لێ کردووە و غەرامە کراوە بە بڕی زیاتر لە 182 ملیۆن دیناریش تەنها بۆ پارکەکە بڵێ لەسەر پارکەکە ئەوە خۆیان شارەوانی گەشتووە کەیسە ئێستا هێشتا لە دادگایە. کەیسەکە دوو بەش بوو. بەشێکیان ئێمە لە هەنگاوی یەکەمە توانیمان عەقدی نێوان شارەوانی و ئەو کەسە هەڵوەشێنینەوە. خۆشبەختانە هەڵوەشاوە ئێستا هاتوۆتەوە لای شارەوانی پارکەکە لە زمانی شارەوانی و شارەوانی مامەڵی لەگەڵاکە و ئێمە ئیتر بۆیە پەیامەکانیشمان ئاڕاستی شارەوانی لە زووترین کاتە بدرێتەوە بەکرێت چونکە کە دراوە بکرێ ئەو کەسە دەسەکا بە بژانەوەی بۆی پارەی تیاپەیاکە بۆی بێ بە سەرچاوی ژیان بووی. لە یادمان نەچێت یەکێک لە هۆکارەکانی گەیاندنی پارکەکە بەم دۆخە ئەوە بووە کە لە بەکرەیەکی زۆر دراوە بەو کەسە. لە سەرەتا پارکەکە پارکێکی گەورە و ینی بەرفراوان بووە و زۆر کەس هاتوونەتە پێشەوە با بڵێن چۆتە مزایدەیەکی ئاستێکی باڵاوە بە پارێکی زۆر دراوە هەڵبەت بەشێکی ئەوە بووەکەوە ئەو کەسە نەیتوانیوە ئەو پارەی بۆ دەرنەهێناوەتەوە یان قازانجی نەکردو لە پاڵیا بۆیە ئەبەو شێوە کەم تەرخەمینوەندۆ بە بەرامبەر پارکەکە. پێمان وایە ئێستا باشترین هەنگاو و لە گفتوگۆمانە لەگەڵ شارەوانی شاماڵین کە بە زووترین کات بیدات بەکرێ بانگەوازی بۆ بکە چونکە بەڕاستی ئێمەزانین شارەوانی خۆی هێندە باخەوان و با بڵێن کارگوزاری نییەکەوە بتوانێت بڕابگا بە بژانەوەی پارکەکە هەرچەندە ئەمە پاساونیە بۆ ئەوان دەستبەرداری ببن و هەنگاو نەنێن بووی ئەفوو. بەڵام ڕێگەی باش و ڕێگە دروستەکە ئەوەیە بدرێتەوە بەکرەیەکی کەم و بە میکانیزمێکیش بدرێت بەکرێ بۆ ئەوەی ئەو کەسە دەرفەتی ئەوەی هەبێ و توانای ئەوەی هەبێ هەم بیبژێنێتەوە و هەم بێ بە سەرچاوی ژیان بۆشی قازانجی زۆر باشە. مامۆستا خەلیل دیارە ئەو هەفتەیەک پەڕێ زیاتر بەسەر پاک ڕاگرتن و هەڵمەتەی ئەوە کەمپینی کە ڕاتان گەیاندبوو هیچ لایەنی پەیوەندیدار لە شارەوانی و قایمقامی هیچ کۆمنتێکیان نەبووە لەوەی کە ئێوە خواستانەوەیە ئەوە حازرتان کردوێتەوە جارێکی تر بدرێتەوە بە کەرتی تایبەت. ئایا ئەوان چی دەڵێن لەم بارەیەوە؟ خۆی لایەنی پەیوەندیدار لەم کەیسەدا شارەوانیە بەڵێ قایمقامێت وەکو سەرۆکی وەحدەی ئیداری سەرۆکی هەموو پرۆژەکانە بەڵام شارەوانیە خۆڵ ناگرێ یعنی شارەوانی خۆیان هاتوونەتە سەرخەت بە تایبەتی کاک نەبرد بەردەوام هەتا ڕۆژی لە کەمپینەکە خۆیان زۆر هاوکارمان بوون بە حەقەت هاتوونەتە سەرخەت بۆی کە بە زووی ئەم پارکە ببوژێنەوە. بەڵام وەکو ئیزافێ بۆ سەر سەکانی ماوەسا سالار دیارە ئەم پارکە کاتێکە عەقد لەگەڵ ئەم کەسا کراوە هەڵبەت کۆمپانیان نییە کە تاکە کەسێکە لە ئەساس لە بنەمای عەقدەکە هەڵە کراوە بڕاستی نابووە شارەوانی بە تایبەتی و لایەنێک کە پەیوەندیدارە بەم کەیسەوە بەم شێوازە بۆ ماوەی 20 ساڵ عەقدێک لەگەڵ کەسێکە بکە بە مەبلەغی پارەی زۆر کە هەمومان خەڵکی ئەو منتیقین کە ئەو مەبلەغە پارە ئەو پارکە ناتوانێت بەڕاستی ئەو داهاتەی هەبێ لەم کاتا بە تایبەتی بە مەبلەغی پارەی هەر ئەوەش بووە مایەی شکستی پارکەکە بڕاستیەوە حازرتان کردو دەتانەوە جارە عەقدەکە چۆن بێ لەگەڵ کەسێک کە پارکەکە وەرگێتەوە لە کەرتی ئێمە لێمان تێک نەچێت ئێمە کەمپینێکین بۆ ئەوەی کە ئەم کەیسە بخەینە سەرچکە
دوجار ئێمە لە ڕووی یاساییوە دەسەڵاتیەوەمان نییە ڕێنمایی بکەین بۆ شارەوانیە بۆ لایەنی پەیوەندیدار بەڵام ئەگونجێ بەڵێ زانیاری ئەگونجێ باوەکو مەشوەرەت و پرس و ڕا ئەویژە بێ بە خەڵکێک کە تایبەتمەندی هەبێت لەو کەیسا بەڕاستی با ئێمە ئەو زانیارە بزانین بەڵام ئێمە پێشنیارمان کردووە کە بدرێت یەکەم مەبلەغی پارەکە بەو شێوازە نەبێت کە شارەوانی بێوێ پارکی سەیساق بکاتە سەرچاوەیەکی داهات بۆ شارەوانی با پارکی سی صادق بەڕاستی بە شێوازێ بدرێ بکرێ خزمەتی پارکەکە خۆی بکرێ یعنی ئەو داهاتە بەس مجرد لە چوارچێوەی خزمەتی پارکەکە بێت نەک بۆ داهاتێک بۆ شارەوانی ئێمە ئەم پێشنیارە وەکو بڵێت دراوە بە گوێی هەم ئەنجومەنی پارێزگا هەم شارەوانی کە لەمە و دوا بەم شێوازە پێ بدرێ من دڵنیام سەرکەوتووە بێ ئەمجا بە ماوەیەکی درێژخایان نا یعنی ئەو پارکە بۆ ماوەی 20 ساڵ دراوە بە ئیجار قیچێکا با 4 ساڵ بێ با 3 ساڵ بێت ئەگەر ئەو کەسە نەیتوانی خزمەتی کا یعنی لە ماوەی ئەو 3 ساڵات تۆ توانی هەم بیدەیتەوە بە کەسێکی تر فریا بکەوی بۆی ئەگەر نوقسانێکی بێ نوقسانێکی چارەسەر بکەیت زۆر باشە سەلار ئێوە بەگشتی هەرچەندە ڕێژەی سەوزایی لە سی سادە خکەمە پلانتان چی هەیە کەمپینەکەتان دەیەوێت چی تر بکات جگە لە پارکەکە کاک جەلال ئێمە بڕۆمان وایە مەسەلەی ژینگە پارێزی و گرنگیدان بە ژینگە کولتورە ینی پێشمان وایە لە ناوچەیەکەوە لە شارۆچکەیەکەوە بۆ شارۆچکەیەکی ترە گۆڕێ شارۆچکە هەیە بەراورد بە شارۆچکەیەکی تر زۆرتر گرنگیە ئێمە نای شارینەوە شارەکەی ئێمە هێشتا بابەتی ژینگەیی حەزکردن لە ژینگە حەزکردن لە جوانی یعنی نەبووە بە کولتور و نێشی شارینەوە بەشێکی وێرانبوونی پارکەکە پەیوەندی بە خودی دانیشتوانی شارەکەەوە هەبووە یعنی ئەبێت پێ لەم ڕاستیانە بنین ئەم ڕاستیە تاڵانە کە دوورە لە چقی شارەوە خەڵکێک تااقەتە لەم سەری سەسا قۆچێ بۆ سەر بۆ ڕەنگە ئەمە ڕەنگ هۆکارێکی بەڵام ئەوە کێیە بۆ نونە پەنجەرەی ناو ئۆفیسەکانی پارەکەی شکاندووە ئەوە کێیە بەڵێ ئەو خواردنی خواردو و ساردی خواردو و ئاوی خواردت و پاشماوەکانی خۆی لێ دەبەکانی لێ فڕەداوە ئەمە ینی خەڵکە ینی ئێمە بڕوامان وایە ینی جێبەجێکردنی یاسا لە هەر بوارێکە ینی بە قەنەعەتی من بە دوو ئاراستەگری ئاراستەیەک ئەو ئینسانە هەر بە ئەخلاق خۆی تایە بە ژینگە بپارێزێ بە ئەخلاق تایە بێ پابەندی یاساکانی هاتوچۆ ببێت پابەندی ڕێنمایە گشتیەکان بێ ئەمە ئینسان ئەگەر بە ئەخلاق تایە بوو پێویستی بە چاودێری نییە پێویستی بە فشار نییە کەسێک ناچاریکە بەم جۆرە ڕەفتار بکە و بەشێکیشی پەیوەندی بۆ ئەو کەسەی کەوا ماشێنێک لێ خوڕێ و کەسێک چێتە ناو پارکێک و ئایا کەسێکی چاودێری بکە لێ پرسینەوەی لەگەڵا بکە بە بڕای ئێمە هەردووکیان لاوازە هەردوو هۆکارەکە تاواکەری یەکترین بۆی پارکەکەی ئێمە بۆ دۆخە بگە و یان دۆخی ژینگەی لە کوردستانە بەگشتی بۆ جۆرە بگە یعنی ئێمە ئەمانەوێت کوماوەسا خەلیلوتی لە پاڵ ئەو هەڵمەتانی ڕامانگەیاندوە لە پاڵ ئەو فشارە جۆرا جۆرانی دەستمان پێکردووە ئەمانەوێت لە ڕێگەی مەکتەبەکان و ینی خۆشبەختانە ئێمە تەنها یەک کەسمان نەبێ هەمووی ئەو کەسانی کەمپینەکان ڕاگەاندەوە بە ڕێوەبەری خوێندنگەن واگەداری زۆری نەی و یاریدە دەرن لە خوێندنگەکانە ینی ئەمە ڕۆڵێکی ئەتوانێت باش بگێڕێن لەوەی کەوا ئەمە هۆشیاری ژینگەی بگوازینەوە بە ناو خوێندنگەکان ینی بە جۆرێک لە جۆرەکان پاراستنی ژینگە بکەین بە کولتور ئێمە بڕوامان وایە ئەگەر ئەم پارکە وەکو جاری جارانی لێ بکرێتەوە بخرێتە ئاستێکی زۆر باش و زۆر جوان ئەگەر هۆشیاری ژینگەی لە پاڵان نەبێ و ئەگەر خەڵک هۆشیار نەکرێتەوە سەبارەت بە پاراستنی یعنی ئەمە نازانم ئەمەلانی کەمپینەکەتان چییە بۆ هوشیاریەکە زیاتر ڕەنگە لە ڕێگەی سیمینارەوە ڕەنگە لە ڕێی وەکو باسم کرد ئێمە زۆر بمان بەڕێوەبەری خوێندنگەن و مامۆستان و یاری دەدەرن لە ناو خوێندنگەکانە ڕەنگە لێەوە دەست پێ بکەین و دواتر داوان لە مامۆستانی ئاینی بکەین لە ڕێگەی منبەری مزگەوتەکانەوە و دوایی لە ڕێگەی نووسین و بەیاننامە و لە ڕێگەی شۆک و بەڵێ تۆڕە کۆمەڵایەتەکانەوە دەست بە بکەیت چونکە ئێمە بڕوامان وایە ئەنی وەکوتم بەڕاستی کارەساتێکی گەورەیە لە ناو شارێکە کە 120,000 ئینسانی تیابژی کێشەی تری پارکەکە چییە؟ کێشەی تری پارکەکە جگە لە سەوزایی بیناکەشی بەشێکی زۆری تێکچووە ینی ئەو ژوورانەی کە تایەتی بۆ کاتی خۆی کرابوو بە شوێنی پێداویستیەکان شوێنی فرۆشتنی ساردەمەنی ئەوانەی شتێک چووە ینی بە جۆرێک تێک چوە تۆ هەندێک جار ئەگەینە ئەو بڕواایی کەەوە ئێمە لە وێنانبوونی پارکەکە
گلەکانمان ئاڕاستی خەڵک بکەین لە دیمەنەکەدا بینیمان کە ماوەسا خەلیوە پرسیارەکە ڕاستی جەناب بکەم سەردانی پارێزگای سلێمانیتان کردووە تەنها نازانم بۆ ئەو گەیاندنی داواکاریەکە بۆ یام هیچ بەڵێن و وەکۆڵێ بەجێهێنانی خواستەکانی ئەوەی تێدا بۆ کۆبنەوەیە دیارە سەردانی ئێمە بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەبەرەوەی ئێمە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دیارە وەکو لە ڕووی یاسایەکە و کاری چاودێری پرۆژەکانە بەڕاستی ئێمە زیاتر بۆ ئەوە چوین کە ئەوان بێنە سەرخەت بە حقت بە دووادا چوون خواڵ ناگری ینی دوای سەردانمان بۆ ئەنجومەنی پارێزگا بە تایبەتی ئەو بە ڕێزانەی کە ئەندامی ئەنجومەنی پارێزگان و سەرۆکی لیژنەی شارەوانی و بە تایبەتی تر ئێمە دوو نوێنەرمان هەیە وەکو سەی سادڵ لە ئەنجومەنی پارێزگا کاگەنوەر و کاگەکرەم بەجددی هاتنە سەرخەت کەیسەکەیان لە ڕووی یاساییەوە جوڵاند لە ڕووی یاسایە جوڵان و تەکانێکی چاکیان پێداوە هەر ئەوە بووە مایە ئەوەی کە لە ماوەی 6 ساڵە تەمان هەر بۆ زانیاریتان 71 جلسە لەسەرم کەیسە لە ڕووی یاساییەوە کراوە 71 جلسە یەکلایی نەبووەوە بەڵام لە ماوەی دوای سەردانیمە بۆ ئەنجومەنی پارێزگا لە ماوەی 2 جلسە لە ڕووی یاسایەکەەوە ئەم عەقدە هەڵوەشێنراوە دراوە بە شارەوانی سەردانی ئێمە بۆ ئەنجومەنی پارێزگا بەو شێوازە بووە ئەگەر بگونجێ ئێمە بەڕاستی وەکو کەمپینەکە حەزمان لێتی ئەو ڕیتمە بشکێنین کەمپینمان ئێمە بۆ سەردانی بەرپرس و لایەنی پەیوەندیدار نییە بە حقت ئەوەندەی کە کەمپینەکەمان بۆ بەعملی و بەکردداری ئیشکردنە بەڕاستی لە ناو شارەکەی خۆماندا وەکو ماوەسا سەلاروتی بەڕاستی ئامانجی سەرەکی ئێمە لەم کەمپینا ئەوەندەی کە گرنگە وشیارێکی ژینگەی لە ناو سەی سادەقا بڵاو بکەینەوە بە تایبەتی لە ناو ناوەندەکانی خوێندن چکە ئێمە بەرەو سەرەتای دەوامەچی من حەزەکەم هەر لەم بەرنامەژەوە بیکەمە دەرفەتێ بۆەوەی کە پێشنیارێک بکەم یعنی زۆر لە منهەجەکانی خوێندنا زۆر بڕگە و بابەتی جوانمان هەیە بەڵام ئەوەی فرامۆش کراوە بەڕاستی لە ناو ناوەندەکانی خوێندن کاری خۆبەخشیە پارێزگاریکردنە لە شوێنە گشتیەکان پارێزگاریکردنە لە ژینگە ئەمە بەڕاستی ئەبێ بکرێتە بڕگەیەک و مادەیەکی سەرەکی بە کردداری بە نەزەری لە منهەجەکان و لە پرۆگرامەکانی خوێندنە هەبێت لە باخچەی ساوایانەوە هەتاوەکو زانکۆ پەیمانگاکانیش چونکە بەڕاستی ئێمە زۆر جار تۆ ئەچیتە ناو شوێنە گشتیەکان لەگەر ڕێزما بۆ جەنابتان لە مشتەمەلاتەکانەوە تۆ ئاستی ئەو خوێنکارە چێ مەکتەب خوێندنگەیە بێ ئازان کۆیە بێ یا پەیمانگایە بێ هەر چوویتە ئەو شوێنە ئەزانی ئاستی وشیاری ئەو خوێنکاری لەم شوێنە دەوامەکات چۆنە ماوەسا سالار کەمپینەکەتان تاکەی بەردەوام دەبێت وە لە ئەگەری وەڵام نەدانەوە بەدەمەوە ناهاتنی لایەنە پەیوەندیدارەکان و وەکۆڵەیەکە ئیدارەکانی سێ سادەق هەڵوێستی ترتان چیە بێت؟ وڵای ئێمە سەرەتاوەکو وتم ئەو هەڵمەتەی کەوا بەر لە جەژن ئەنجامماندا هەڵمەتێکی زۆر گەورە ئەمە بۆ ئەوە بووکەوە پەیام دەین بەلایەنە بەرپرسەکان ینی پێیان بڵێن کەوا پارکێک هەیە و خەڵکی سێسایە شایانی ئەوەن کەوا بەم وێرانەیە پارکەکەیان نەبینن شایانی ئەوەن کەوا پارکێکی ڕووی لێ بکەن ئەمە پەیامێکمان بەشێکی ئەوە بوو چونکە بەڕاستی ئێمە ناتوانین ئەو پارکە بپارێزین ئێمە ناتوانین ڕەنگە بتوانین دوو هەڵمەتی تری پاکردنەوەی بۆ ئەنجام بدەین ڕەنگە بتوانین چەند جارێک ئاوی بدەین بەڵام ئەوە پارکێکە بە ڕوبەری نزیکی 25 دۆنم یعنی ئەمە پاراستنی بەڕاستی بێ حکومەت دەمە بپارێزێ ئەبێ ئەمە با بڵێن ببوژێنێتەوە ئێمە شارەکانمان ینی بەبەردەوامی بۆ لایەنە پەیوەندیدارەکان و بە تایبەتی تر بۆ شارەوانی ئەوەیەکەوە وەکوتم بدرێ بەکرێ و لەگەڵی شاکات ئەدرێ بکرێمە چاودێری بەکرێدانەکەی شەکەین چاودێری ئەو ڕۆژەکەین کەواتیای ئەدرێ بکرێ و کەسێک وەری ئەگرێ و چاودێری ئەو کەسەی شەکەین کەوا وەری ئەگرێت و لە پاڵیشیا ئێمە زیاتر فشارەکەین لە شارەوانی ئێمە لە هەنگاوەکانی داهاتومانە تا و کاتی ئەدرێ بکری ئێمە نازانین کێ ئەدرێ بکرێ هیواخوازین ینی لە ڕۆژانی داهاتوو ئەیتە دەست بکەن بەمە چاودێری شارەوانیەکەین بەوەی کەوا بزانین ئاوی ئەدایە خود نایە ئایا ئەو دارانەی کەوا وەکوتمان بەشێکیان وشک بوون جارێکی تر داریان لە شوێنە ئەنێژنەوە و لە پاڵیشا ئێمە بەڕاستی خەڵکێکی زۆر هەیە خۆشبەختانەکەەوە بەڵێنیان پێداوین کەوا کەس هەیە وتێتی من بە 200 داری زۆر تایبەت ویستمەوە بڵێن بۆچی دەست نامن وەکۆڵێ قسە لەگەڵ دەوڵەمەندەکانی سێسادەخا ناکەن لە کاتێکا سێساخە خۆی شوێنێکی تیجاری و ئابوووریە بۆهۆی بوونی مەرزی هەم مەرزی باشماخ وە کۆمەڵی شوێنی تیجانی بۆتە چەقی سنتەری شارە زۆر سێسادەق
بۆچی ئەگەر لە ئەگەری وەڵام نەدانەوەی داواکارەکەتان لایەن شارەوانی و دەوڵەمەندەکان بەمەرکال ناستن کاک ڕێزبایەک شتیترمان لە خەڵک ئەو نەمەینەتی زۆرە ئەوە کێشە زۆرە قەیرانەکان ئەوە زۆرە ڕەنگە هەندێک کەس پێی وابێ ئەمە کەمالیاتە یعنی هێشتا شتی زۆر لە مەزیاتر لە پێشتر هەیە چکە ڕەنگە هێشتا گەڕێک هەبێ خزمەت گوزاری سەرەتای نەچوو بێت ینی خەڵک هەیە ینی لە مەینەتی گەورە ئاژی یعنی خەڵکێک کە بە 2 ساڵ بەرمیلێک نەوت دووەرگرێ کارەباکەی کارەبایەکی باش نەبێ کۆڵانەکانی خزمەت گوزاریتیان نەبێ یعنی دەیان کێشەی تری هەبێ زەحمەتە تۆ بە ئاسانی بێنیتە سەرخەت بۆ ئەوەی پێی بڵێیت پارکێک هەیە وەرن بابی بژێنینەوە وەرن خێرەکانتان ئەوەی کەوە ئەتوانێت ببەخشێ وەرن بەڵام یەکێکترێت 200 نەمامی دابین کرد بەڵێ کەسێک پەیوەندی پێوە کردوین کە توێتی 200 نەمامیانە ئەو کاتێکەوە ئیتر وەرزی چاندین نەمامێت ئێمە ینی وەکوتمان ئەگەر بیش درێ بکرێ هەر کەسێکی ژوەری بگرێ هەر لە پاڵی ئامیشانەکەی لە پاڵە هەوڵ دەین بۆ دابینکردنی دار و من حەزەکەم ئاماژە بۆ بدەم بەڕاستی ئەمە ینی جێگەی دڵخۆشی ئەم خەڵکەی کەوا ئێمە بینیمان بەڕاستی شایانی ئەوە نەک پارکێکی جوان دەیان پارکیانە بێ بڕاتان هەبێ کاک ریاضما و سەجەلال یەکێک لەو گەنجانەی کەوا ئەو ڕۆژە زۆرمان و ئەبوو ینی حەزەکەم ئەم چیرۆکە بگەڕمەوە ینی زۆر بە پەرۆش و ئیشیە کرد ینی بە جۆرێک ئیشیە کرد و هەستە کرد ئەمە لە ماڵی خۆیەتی و تازە ژنی هێنا و ئێوە خانوو بەخۆی دروست بکە کاتێکە لە کاتی نان خواردنە ئێمە خۆشبەختانە گەنجێکی بە ڕێزی شارەکە کە زۆر کەم تەمەن خواردنی بۆ هەموو خەڵکە ئامادەکە کە نزیکی 120 کەس لەوێ بوو لەسەر ئەرکی خۆی یعنی خەڵک تەبینی بە سینیە پاقلاوە و بە ساردی و بە شەربەت و ڕووی کردوتە نا ئەو خەڵکە و دابەشێکا بەسەریان ئەو گەنجە من لێم قسەم لەگەڵاکەوت مەڵام من دەستخۆشی لێگەم ینی زۆر خۆشحاڵ بووم کە ئەم بینی بۆ پەرۆشی ئیشەکەی پێوت وتی ماوەسە سالار زۆن بەخوا سعات 20 دقە 3:30 شەو ڕۆشتوم کرێکاری غەباتم کردووە هەتا 6:30 سعاتێک ئیسراحەتم کردو لە ماڵۆ کەمتر ینی لە غەباتە هاتوتەوە دوای ئەوە هاتووم بەلای ئێوە بۆ ئەوەی بەشدار بم لەم ئیشە گەورە ینی بەڕاستی ئەمە پەرۆشێکی زۆر گەورەیە یعنی بەڕاستی دەسەڵاتێک حکومەتێک دەسەڵاتێکی خۆجێیی بە پەرۆشی ئەم گەنجە نەزانێت ستەم لەم گەنجەکە بەڕاستی خەلیل باست لەو چین توێژانەکە کە لە نێو کەمپینەکەدا بوونیان بۆچی مامۆستای ئاینی بۆەوەی لە ڕووی ئەخلاقی و ئەرکێکی شەرعی و ئاینیەوە خەڵک هۆشیار بکاتەوە کۆمەڵێ پزیشکی نەخۆشخانەی بوونە شەوکەتی حاجی مشیر لە ڕووی تەندروستیەوە کە نەبوونی ژینگە و پیسبوونی هەوا و دووکەڵ و ئەم شتانە لە ئەنجامی نەبوونی سەوزاییە کە چه زەرێکی بۆونە بۆ هەناوی ئینسان بۆ شێر پەنجە بۆ نەخۆشیەکانی تر هەیە و ئەو چین و توێژانەی تریش کە بۆ نمونە ڕۆڵیان هەیە لەو شارەکەدا بۆچی ئەوانیشتان تێکەڵی کەمپینەکە نەکرد بۆچی تەنها ڕۆشنبیران و مامۆستایان بەڵێ وەڵا پێشە مشتێمە تەمەنی کەمپینەکەمان زۆر کورتە بەڕاستی وەکو بڵێن تازەیە هەمی مانگی کە ئێمە ئەم کەمپینەمان ڕاگەیاندووە باوەڕکەمان سەرا خەڵکی وا هەیە مامۆستای ئاینی قسەی بۆ نەکا ئەسڵەن ناچێت واشەیە دکتۆر قسەی بۆ نەکا بالفعل هەر ئەسڵەن وایە بۆ قسەی لەوە چۆن نەگرێت بە دڵنیایی وایە و بە حەقەت ئێمە دەرگای کەمپینیشمان دانەخستەوە چوارچێوەیشمان بۆ ئەم کەمپینە دانەناوە چوارچێوەمان بۆ ئەم کەمپینە دانەناوە جگە لەوەی کە لەوانەیە بڵێم هەمومان ئەو کەسانێکی ئیسە لە ناو کەمپینەکەین پێمان خۆشە ئەوەی کە هاوکارمانە بە ئامانجی بە کرداریکردن بێتە ناو کەمپینەکە نەک حەقەت ئەم کەمپینە ئێمە بۆ ڕووکەشی نییەوە هیچیژمان حەزمان لە خۆ دەرخستن بەو ناوی ئەم کەمپینەوە چونکە الحەمدولە ئەو مامۆستا بەڕێزانەی کە ئەو برا بەڕێزانی لە ناو کەمپینەکان لەوانەیە لە دەروی کەمپینەکە لە ڕووی کەسایەتی و لە ناو شارە لە دەروی شارە خەڵکێکن خاوەن کەسایەتی خۆیانن کەمپینەکە ئێمە بەس پێمان خۆشە مامۆسایەکی ئاینی کە بەشدار بێ لەگەڵمانە دکتۆرێکی بەڕێز بەشدار بێ لەگەڵمانە وەکو ئێمە بەکردداری یعنی ئێمە ئەو ڕۆژە لە هەڵمەتی پاکردنەوەی ئەو پارکە ئەگەر کەمپینەکە خۆمان لە پێشەوە نەبینایە خۆمان شانمان نەدایەتە بەر ئەو شتە دوولەر و جەنابتان ئەو شتە بێ کەڵک و پیسانی لە ناو پارکەکایە خەڵکیش بەشداری نەکرد بەڕاستی بۆیە کەمپینی ئێمە دەرگایدا نەخراوە وەکوتم تازە ئێمە ئیشەڵا بەرناممان هەیە و پێمان باشە دواتر دابنیشین بۆ ئەوی کە بەرنامەیە دانین بۆ ئەم کەمپینە تا کوێ بڕوا کێ بەشداری تیاکە بەڵام ئیتر تەجروبەیەکیژمان هەیە زۆر جار هەندێک کەمپین و هەندێک گروپ کە گەورە ئەبێ ئەوەندەی کە بەرەو ئیشەکانی بەرەو بێ بەرنامەیە ڕوا ئەوە بە بەرنامە کار ناکەن ئێمە پێمان خۆشام کەمپینە
کۆمەڵێک کەس بێت کە ئەمە ئەم پارکە ئامانجمان بوو ئەڕۆین لەگەڵی تاوەکو تەواو بێت دوای ئەوە کردارێکی تر ئیشێکی تر وەکو ئەوەی کە بتوانین وەکو پارکەکە بیگەینە مەتاف و بیگەینە شوێنی خۆی. زۆر باشە زۆر سپاس بۆ هەریەکە لە بەڕێزان کاکسەلا مامۆستا خەلیل کە لە سێ ساعت تەشریفتانە بینەرانی عزیز دەچینە لای راپۆرتێک کە سنتەری چالاکی گەنجانی دەربەنی خان باخچەیەکی ئاژەڵانیان دروست کردووە کە پەیامنێرمان وشار محەممەد راپۆرتێکی بۆ ئامادەکردوین با پێکەوە بینەری و راپۆرتە بین. پرۆژەی سنتەری چالاکی گەنجانی دەربەنیخان یەکێکە لەو پرۆژانەی کە بەردەوام لە تاوی بوارەکانە خزمەتی بە گەنجانی شار کردووە. ئەتوانم بڵێم یەکێک لەو پرۆژانەی کە ئەم ڕۆبەڕێز شانکاری لەسەرەکەن یەکێکە لە پرۆژەی سروشت و جوانیەکانی کوردستان سەوزکردنی کوردستان. دیارە سنتەری چالاکی گەنجانی دەربەنیخانی لەو بوارە بەردەوام لە ساڵی 2005ەوە هەوڵی داوە خۆشەویستی نێوان مرۆڤ و پەلەوەرەکان پەرەپێدا. ئەتوانم بڵێم سەرەتا یەکە مەنگاو لێەوە بووە کە ئەمە وای کردووە کە ڕۆژانە بەدەیان خێزان بە سەدان گەنج سەردانی ئەم پرۆژە بکەن لە جوانی سروشتەکەی لە ئەو پەلەوەرانەی کە لە نێو باخچەکەی ئەوان سودمەند بن لێی. ئەمە وای کردووە کە تەنانەت هاوڵاتیانی شاری دەربەنیخان پەلەوەرەکانی نێو باخچەکە هەمویان بە مڵکی خۆیان بزان کە ئەتوانم بڵێم لێرەدا لە سەداسەد پرۆژەکە بۆ بە مڵکی گەنجانی شار بووە بە مڵکی هاوڵاتیان لەبەرەوەی چەند کارمەندانی پرۆژەکە خزمەتی پەلەوەرەکانەکەن هاوڵاتیانی ڕۆژانە کە سەردانی پرۆژەکەیەکەن بە هەمان شێوە ئەوانش خزمەتیەکەن ئەوانیش لە خواردن و پێداویستیەکانی ئەوانیان بۆیان دابینەکەن. دیارە سنتەری گەنجان شوێنێکە سەرجەمتین و توێژەکان ڕووی تێئەکا ئەمەش جێگەی خۆشحاڵیە سروشتێکی جوانی هەیە بەڕاستی ئەتوانین بڵێن جێگایەکە بووەتە جێگەی کۆبوونەوەی هەر لە مناڵ و گەنج و کچ و کوڕ و تەنانەت پیش ڕووی تێگا شوێنێکە بۆ بەسەربردنی کاتێکی خۆش بۆ مناڵەکانمان دەستخۆشی لە سنتەری گەنجانەکەین هیوادارین لە هەموو شوێنەکانە ئەم جێگا جوان و سەن ڕاکێشانە بکرێتەوە بۆ ئەوەی خەڵک مناڵەکانیان یاخۆ گەنجەکان بتوانن کاتێکی باش بەسەر بەرن.
دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزان تەوەری سێمی بەرنمەکەمان قسەکردنە لەسەر کاریگەریکردنەوەی ژووری بازرگانی شاری هەڵەبجە بۆ پارێزگاکە چه وەکڵی کاریگەریەکی هەیە بۆ مەبەستە لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە لە ڕێی پەیوەندێکی ڕاستەوخۆ پێشەوە ئەحمەدی بەڕێوبەری ژووری بازرگانی هەڵەبجەمان لەگەڵا کاک پێشەوە سڵاوی خواد لێبێ سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی. سپاس بۆ ئێوە سڵاوی خوای گەورە لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. ئامانج لە کردنەوەی ژووری بازرگانی هەڵەبجە چی بوو و کردنەوەی ئەم ژووری بازرگانیە چ گرنگیەکی بۆ دانیشتوان و دانیشتوانی پارێزگاکە و خودی پارێزگاکە هەیە؟ سەرەتا ئەگەر لە پێناسەیەکی ژووری بازرگانیەوە دەست پێ بکەین ژووری بازرگانی و پیشسازی ڕێکخراوێکی ئابووریە سەربەخۆیی دارایی و ئیداری خۆی هەیە شەخسەتێکی معنەویمان هەیە و کار دەکەین بۆ ڕێخستنی کار و بار و چالاکی بازرگان و خاوەن پیشەکان لە سنووری ئەو پارێزگایەدا کە کاری تیادا دەکەین لە چوارچێوەی یاسایەک کە تایبەتە بە ژوورەکانی بازرگانی و پیشەسازی کە یاسای ژمارە 14 ساڵی 1993 و ئامانجی ئێمە ڕێخستنی کاری ئەم بازرگانانەیە بەوەی کە لە پێناوی گەشەسەندنی سنووری پارێزگاکەماندا بێ بەهۆیەوە بتوانین بازرگانەکان و خاوەن پیشەکان تەوجیهکەین ڕێنمونی بکەین سەرپەرشتی بکەین بەوەی کە بتوانن هەم خۆیان و هەم دەستی سەرمایەداران و بازرگانە گەورەکانی دەرەوەی سنووری پارێزگای هەڵەبجە و تەنانەت دەرەوەی هەرێمی کوردستانیش بگرن تا بێن لە سنووری پارێزگای هەڵەبجەدا کار و چالاکی و پرۆژە ئەنجام بدەن. زۆر باشە کاک پێشەوە سەبارەت بە ئەوەی کە لە ڕابردوودا هەرچی بازرگانی ڕەنگە هەڵەبجە بوو بن سەر بە ژووری بازرگانی سلێمانی بوو بن ئێستا چۆن مەلەفی ئەمانە دێتەوە ناو پارێزگاکەتەن وایە لە داهاتوودا ئەمانە پرۆژە بازرگانیەکانیان تەنها لە چوارچێوەی سنووری پارێزگای هەڵەبجە دەبێت یاخود خواستی خۆیان لە چه شوێنێک پرۆژە بازرگانیەکانیان جێبەجێ بکەن؟ بەڵێ ژمارێکی زۆر لە بازرگانی سنووری پارێزگای هەڵەبجە بۆ پێی کە ئێمە پێشتر ژووری بازرگانی پیشسازی تایبەت بە پارێزگای هەڵەبجەمان نەبووە ئەوان لە سلێمانی ئەندامن هەم بازرگانەکان و هەم خاوەن پیشەکان ئەمانە ئەبێ ئێمە ئێستا کە شخصیەتە یاسایەکە و کەسایەتە یاسایەکەمان بۆ دروست بە و دامەزراوین باگەوازەکەین لە پیجی خۆمانەوە لە سایتی خۆمانەوە کە داوا دەکەین ئەوانەی کە ئارەزوومەندن و بازرگانن یان خاوەن پیشەن لە سنووری پارێزگای هەڵەبجەدا کار دەکەن دەتوانین پێناسەکانیان بگوازنەوە بۆ پارێزگای هەڵەبجە خۆی بە پێی یاسا هەموو بازرگان ئەتوانێت بڵین ئەگەر شوێنە بازرگانەکان مەحەلەتی جاریەکەی لە سلێمانی بێ ئەگەر هەڵەبجەیش بێت لەوێ عوزوو ئەندام بێ یان ئەگەر لە هەڵەبجە بێ لێرە ئەندام بێ بەڵام خاوەن پیشەکانەوە ئیجباریە مادەم وا بێت کە شوێنی پرۆژەکەیان شوێنی کارگەکەیان شوێنی پیشەکەیان لە سنووری پارێزگای هەڵەبجەدا بێ ئەوان بێنەوە ببنەوە عوزوو لە لای ئێمە و ئیتر لە سلێمانیەوە هەموو بڵین سەرەتایی و ئەوەلیاتەکانیان بگوازنەوە سنووری پارێزگاکە ئێمە و کارەکانیان لە لای ئێمەوە بۆ جێبەجێ بکەین. زۆر باشە وەکەوەی کە ژووری بازرگانی پارێزگای هەڵەبجە ژوورێکی تازەیەوە پارێزگاکەش تازەیەوە بە دڵنیاییەوە پێویستی باوەدانی و پرۆژەی بازرگانی جۆرا و جۆر دەبێت ئایا هیچ جۆفەرێکی تایبەت هەیە بۆ خاوەن پیشەکان یاخود بازرگانەکان بۆی کە وەکو هاندانێ بگەڕێنەوە ناو پارێزگاکە و پرۆژەی تایبەتیان نەبێ بۆی کە بەیانی کاریگەریە بێ لەسەر بژانەوەی پارێزگاکە؟ خۆی لە ڕاستیدا هۆکاری سەرەکی دروستبوونی ژووری بازرگانی پیشسازی لە پارێزگای هەڵەبجە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە پێشتر لەلایەن ژووری بازرگانی پیشسازی سلێمانیەوە نوێنەرایەتی دەکرین. ئێمە دەرکمان بەوە کرد کە وەکو چۆن جەنابتان کە دامەزراوەیەکی ڕاگەیاندنن یا هەر دامەزراوەیەکی هونەری بێ یا هەر گروپێک بێ پێویستی چۆن بە لایەنی ئابووریە تاکو بتوانە سەر خۆی پێ بوەستێ لەسەر پێی خۆی وەستێ و چالاکیەکانی ئەنجام بدا لە مستەوایەکی باشدا پێویستی بەوە هەیە کە لایەنە ئابووریەکەی بەهێز بکە. پارێزگای هەڵەبجەش ئێمە دەرکمان کرد کە ئێمە ئەتوانین دەوری ئەو جانبەی بۆ ببینین لە جان بە ئابووریەکەوە
هاوکار و هەماهەنگی بین لەگەڵ ستافی پارێزگای هەڵەبجەدا بۆی بتوانین چکە نەشاڵی ئێمە تایبەتە بە بازرگانی پیشەسازی لەگەڵ تەبەقە و چینێکی زۆر دیاریکرا و مەحدودا تەعامل دەکەین کە هەمویان خاوەن سەرمایە و بازرگان و دەتوانن پرۆژە بکەن دەتوانن خزمەت بکەن لەسەر ئەو ئەساسی ئێمە دامەزراوین و کاریش بۆ ئەوە دەکەین بۆیە هەوڵێکی جدی ئێمە لەوەدایە کە هەوڵ بدەین لەم قۆناغەدا چەند ئەولەوێتمان داوە کارنامەیەکمان بۆ خۆمان گەڵاڵە کردووە ئەولەوێتمان بە چەند پرۆژەیەک داوە لەم قۆناغەدا کە لە پارێزگای هەڵەبجەدا هەوڵی بۆ بدەین چێ بە اعتیمادکردنە سەر ئەو بازرگانانی کە لە دەروی سنووری پارێزگاکەماندان چ لە بە اعتیمادکردنە سەر ئەو بازرگان و خاوەن پیشانی کە لە سنووری پارێزگای هەڵەبجەدان بتوانین چەند پرۆژەیەکی نەوعی بە پشتیوانی خی گەورە لەم فترە زەمانیەدا جێبەجێ بکەین و هەوڵی بۆ بدەین و زەمینە سازی بۆ بکەین و کاری لەسەر بکەین انشاءالله. وەکو چی ئەو پرۆژانە؟ لە ئێستادا لای جەنابتان معلومە کە هەڵەبجە کۆمەڵێک تایبەتمەندی هەیە کە تا ئێستا کاری لەسەر نەکراوە یەکێک لەو تایبەتمەندانە تایبەتمەندی گەشتیاریە و کە ناوچەیەکی گەشتیاریەوە لە سنووری پارێزگای هەڵەبجەوە هەر لە سنووری گوندی ڕێشێن و گوڵەخانەوە هەتاوەکو ئەگاتەوە هەورامانات و هەتا ئەگاتەوە ناوچەی نەورۆڵی و هەتا ئەگاتەوە لای بڵین بەحرەکە ئەمە هەمووی ناوچەیەکی گەشتیاری ئێمە مانەوەیە چەند پرۆپۆزەڵێک ئامادە بکەین بۆ پرۆژەی گەشتیاری بۆ ئەوەی کاتێک کە لەگەڵ بازرگان و خاوەن پرۆژەکان ئەوانەی لە بواری گەشتاریدا کار دەکەن ئێمە تەقدیمیان بکەین بڵین لە هەڵەبجەدا دەتوانن بۆ نمونە تەلەفریکێک دروستکەن بۆ منە کۆمەڵگەیەکی گەشتیاری دروستکەن بۆی ئەو هەموو میوانە ژمارەی زۆر میوان و گەشتیار ڕوودەکەن لە سنوورەکانی پارێزگای هەڵەبجە بۆ بەمەبەستی گەشتکردن ئەمە لە جانبێکیان لە جانبێکی کەش لە بواری کارەبادا پرۆژەیەکمان گەڵاڵە کردووە بە پشتیوانی خی گەورە کاری لەسەر دەکەین بزانین چ نەتیجەیەکەگرین. زۆر باشە. پارێزگای هەڵەبجە کۆمەڵێ سنوور و مەرزی وەکۆڵێ نێودەوڵەتی بەسەرەوەیە ئەمانە چ گرنگێکیان بۆ ژووری بازرگانی هەیە یان ژووری بازرگانی هەڵەبجە چۆن دەتوانێت سوود لەم مەرزە نێودەوڵەتی و خاڵە سنووریانەی لەگەڵ کۆماری ئیسلامیێران و شوێنەکانی ترا وەربگرێت؟ لە ڕاستیدا خۆشبەختانە مانگی ڕۆژی 9 ئەم مانگە بوو لە حکوومەتی ئێران کۆماری ئیسلامی ئێران موافقەتێکی ڕسمی کردووە بەکردنەوەی 3 مەرزی سەرەکی لە سنووری پارێزگای هەڵەبجەدا کە مەرزەکانی کێلێ و شۆشمێ و پشتەن ئەمانە ئەبنە مەرزێک و ئەبنە نێودەوڵەتی لە ئێستادا ئەبێت لەگەڵ دەستەی مەنافیزی حدودیە هەماهەنگ بکرێت و وەفدێکی حکوومەتی ئێران سەردانی بەغدا دەکەن لەوێەوە هەماهەنگ دەبن ئەم سێمەرزان ئەم سێمەرزە لە ئێستادا ئەکرێتەوە کاری ئێمەش هەماهەنگێکی باشی لەسەرەوەی کە مەرزی سازانیش گرنگی پێ بدەین بۆ ئەوەی ئەم مەرزانە و کاریگەریەکی زۆر باشی دەبێت لەسەر ئاڵوگۆڕ و جموجوڵی بازرگانی لە ناوچەکەدا ئێمە بەرنامەمان هەیە ئینشاڵڵا بۆ بابەتانە. زۆر باشە ئەگەر کەسێک پێشتر ئەندام نەبوو بێت لە هیچ ژوورێکی بازرگانی لە هەرێمی کوردستان بەڵام ڕەنگە ئێستا هاوڵاتیەکی پارێزگای هەڵەبجە بێت و بیەوێت بە جۆرە لە جۆرەکان پرۆژەیەکی بازرگانی هەبێت ئایا ئەتوانێت ببێتە ئەندامی ژووری بازرگانی پارێزگای هەڵەبجە؟ بەڵێ بۆ هەموو کەسێک کە ئەو مەرجانەی کە لە یاسای ژمارە 14 ساڵی 1993 و نیزامی داخلی ژوورەکانی بازرگانی پیشەسازیدا هەیە ئەگەر ئەو مەرجانە لە هەر کەسێکا بێتە دی کە مەرجەکانیش مەرجێکی بڵین سەخت نین ئەوەی کە کەسەکە لە سنووری پارێزگای هەڵەبجەدا بێت شوێنێکی کارکردنی هەبێت چالاکێکی بازرگانی یا پیشەسازی ئەنجام بدا و ئەو کەسە ئەهلی قانونی هەبێ ینی 18 ساڵی تەواو کرد بێ و دوو عضو لە عضوەکانی ژووری بازرگانی پیشەسازی پشتگیری بکەن و لیژنەیەکیش دەرەچێت بۆ کەشفکردنی شوێنەکەی هەموو مەرجانە هاتنەدی ئێمە بە خۆشحاڵیەوە دەبێتە ئەندام لەلای ئێمە و دەتوانێت لە سنووری ژووری بازرگانی هەڵەبجە هیچ ئەندامێکی ئەنجام داد و ئێمەش هەماهەنگ و هاوکارە بین لەگەڵ بەڵێ تا ئێستا ژووری بازرگانی ژووری نوێی بازرگانی هەڵەبجە هیچ ئەندامێکی تازە نووسراوی هەیە ئەو ئەندامانی هەیە کە وەکو جەلال ئاماژەی پێکرد دۆسیەکانیان لە هەولێر و سلێمانی شوێنەکانی ترە گواست بێتەوە بۆ ژووری بازرگانی هەڵەبجە؟
لەسەر هەردوو بوارەکە یەکەمیان ئەوەی کە ڕۆژانەمە خەڵک دێت بۆ لامان دەوێت بێتە ئەندام لەلای ئێمە بەڵام لەبەرەوە ئێمە تازەین جارە لە تەسیسین هەوڵ دەدەین لە زووترین کاتە بتوانین کارمەندەکانمان بتوانە و ئیجرعاتانە جێبەجێ بکەین بۆی کەسێک بێ بە ئەندامێکی نوێ لە ژوورەکەماندا و ئەو ئەندامانەی خۆشمان کە پێشتر ئەندامی ژووری بازرگانی پیشسازی هەڵەبجە بوون ئەوە لە بەرنامەماندایە ناونووسێک و لیستێکیان بۆ دروستەکەین و هەمویان بڵین پەروەندەکانیان و ئێزبارەکانیان نەقڵەکەینەوە بۆ هەڵەبجە و لێرە پێناسی ژووری بازرگانی پیشسازی هەڵەبجیان بۆ دروست دەکەین. زۆر باشە کاک پێشەوە ڕەنگە خەڵکی هەڵەبجەوە بزانێت کە ژووری بازرگانیان بۆ کراوەتەوە ئیدی ئاوەدانی و بۆ نمونە خزمەتگوزاریەکان ڕویان تێ بکە. ئایا هەر جوڵە بازرگانیەک یاخود هەر ئاوەدانیە کە لە ڕێگەی ژووری بازرگانیەوە بێت تا چەند پەیوەستە بە بازرگان و بە پیشەسازەکانەوەواتە بە خەڵکی خواپێداوە نەک ئەوەی کە خاوەن پرۆژەوە نەکەوەی بە خودی ژوورەکەەوە. یعنی مەبەستت ئەوەیە کە چەندە هاوڵاتیان سودمەندە ملی زۆر جار هاوڵاتی وا دەزانێت مادام ژووری بازرگانیان بۆ هاتوۆیتر ڕەنگە خزمەتگوزاری و ئاوەدانی ڕوو لە ئەوان بکە بەڵام ئایا بوونی ئاوەدانی یاخود پرۆژەی بازرگانی لە ناوچەکە ئەوەندەی کە پەیوەستە بە ژووری بازرگانیەوە دەبێت خۆی جێبەجێ بکە چەندی پەیوەستە بە بوونی بازرگان و بە پرۆژەی ئەوانەی کە سەرمایەدار و بازرگانن. کارەکە هەمەلایەنە ئێمە کار لەسەر ئەوە دەکەین کە چەند پرۆژەیە گەڵاڵە بکەین دەستی بازرگان و سەرمایەدارەکان بگرین بهێن نەسنووری پارێزگاکەمانەوە تەژیعیان بکەین لێرەشتا بەڕاستی پێویستمان بە هەموو چین و تۆژەکانی پارێزگای هەڵەبجەیە بەدام و دەستگا پەیوەندیدارەکانە بە پارێزگای بەڵێن پارێزگای هەڵەبجەیە بە شارەوانیە بە بەڕێوەبەراتی کشت و کاڵە ئەمانە هەمویان پەیوەستن بەکاری ئێمەوە ئەمانە بێ هەمومان بە یەکەوە هەماهەنگ بین نێتێکی شەیە ومێدی شەکەین لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا کە ئیحتیمامی و گرنگیەکی زیاتر بە سنوورەکەی ئێمە بدرێ وەکو پارێزگای دوجاریش ئێمە ئەو بازرگانانە کە دێنە سنووری پارێزگای هەڵەبجەوە حتممە نەبێت بازرگان یا خاوەن پرۆژە بن کار و چالاکیەکانیان ئەنجام بدەن کە دوجار ئەگەر کار و چالاکی و پرۆژەکانیان ئەنجامدا ئەو کاتە تەواوی خەڵکی و سنووری دانیشتوانی سنووری پارێزگای هەڵەبجە لی سودمەند دەبێت لە ڕاستیدا بابەتێکی زۆر گرنگەوەیە کە ئێمە کارەکەمان پەیوەستە بە سێ بەڕێوەبەراتی گرنگەوە کە یەکێکیان بەڕێوەبەراتی گشتی وەبەرهێنانی هەڵەبجەیە کە ئەوە ئومێد دەکەین زوو کاری بۆ بکرێت و دابمەزرێ دووەمیان بەڕێوەبەراتی تۆمارکردنی کۆمپانیەکانە چونکە کاتێک کەسێک دێ بۆ لای ئێمە و دەیەوێت تۆماری ناوێکی بازرگانی بکە بۆ کۆمپانیایەک بەڵام ئیشەکە لەلای ئەمە دوایی تەواوە بێ پێویستە بێ بچێت تەسیسی شەریکەکەی لە بەڕێوەبەراتی تۆمارکردنی کۆمپانیەکان بکە کە لە ئێستادا نییە لە هەڵەبجەدا و بەڕێوەبەراتێکی کەش بەڕێوەبەراتی گەشەپێدانی ئابووری ئەم سیانە زۆر گرنگن لە فەرمانی ئەو فەرمانەشی کە ئێمەی پێدا مەزاون لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرچووە ئاماژە بەوە کراوە کە هەموو کار ئاسانیەک بکرێت بە تایبەتی هەڵاواردن یا ئیستیسنا بکرێت لە یاسای ژمارە 4 2006 وەبەرهێناندا بۆ سنووری پارێزگای هەڵەبجە بۆ هەموو ئەو وەبەرهێنەرانەی کە دێن و دەیانەوێت لە سنووری پارێزگای هەڵەبجەدا کاری وەبەرهێنان بکەن بەوەی کە ئیمتیازێکی زیاتریان پێ بدرێت لە پارێزگاکانی کە ئەمەش بۆ تەژیعکردنیان بۆی بێن لێرە بەخشینیان بۆ بکرێت یاخود زەویەکانیان بۆ تاپۆ بکرێت بۆی بێن لێرە کارەکانیان ئەنجام بدەن یعنی بە کۆی ئەمام کۆمەڵێ بابەتە پەیوەندیان بە یەکەوە هەیە ئێمە پشتیوان بەخوا کار لەسەر هەموو بوارەکان دەکەین لەسەر هەموو جوانیبەکان دەکەین تاگو بتوانین کارەکانمان بە شێوەیە کە ڕێک بخەین بتوانین جێدەستێکمان دیار بێ ئینشاءڵڵا. زۆر باشە سپاس بۆ بەڕێز پێشەوە ئەحمەد بەڕێوەبەری ژووری بازرگانی هەڵەبجە سپاس بۆی کە لەگەڵمانەوەیت. بەڵێ خۆشەویستان کۆتا بڕگەی بەرنامەکەمان ئاشناتانەکەین بە بەشێ لە هەڵوێستیان ژیانی ئەزمموی هونەرمەندی ناوداری بواری کۆمیدیات چارلی چاپلن ئەو پیاوەی کە دەڵێ خەندە و پێکەنینم خستە سەر لێوی ملیۆنان بەشەر بەڵام نەمتوانی ڕێ لە فیلمێسکەکانی خۆم بگرم با پێکەوە بینەری ئەو زانیاریە بین.
دەرهێنەر و ئاوازدانەری بەناوبانگی جیهان لە سەدەی 19ەمی زاینی چارلز چاپلین، ناوی تەواوی سێر چارلز ئسپێنسەر چاپلین لە 16ی نیسانی 1889 لە واڵوێرت لە لەندەن لە بنەماڵێکی جوولەکە لەدایک بووە. گەرچی هیچ بەڵگەنامەیەکی وردو دەقیق لەسەر شوێن و کاتی لەدایکبوونی دەست ناکەوێت، بەڵام لە زاری چارلز خۆیەوە بەریتانیا زێدی لەدایکبوونیەتی. لە دوای 40 ساڵ لا مردنیشی بنەماڵەی چارلز چاپلین نامەیەکیان لە یەکێک لە سندوقە بەجێماوەکانیدا دۆزیەوە کە ئاماژەن بۆ ئەوەی چارلز لە نزیک شاری برمنگهام دووەم گەورە شاری بەریتانیا لەدایک بوو بێت. باوکو و دایکی هەردووکیان لە جیهانی مۆسیقا کاریانە کرد، بەڵام کاتێک چارلز تەمەنی 3 ساڵ دەبێت باوکو و دایکی لە یەکجیا دەبنەوە. چارلز لەگەڵ دایکی دەژیا و لە تەمەنی 12 ساڵیدا باوکی لەدەستدا کە پیاوێکی هەمیشە مەست بوو. لە یەکێک لە شانۆکاندا دایکی چارلز بەهۆی بەرکەوتنی کەرەستەیەکەوە لە کاتی بەڕێوەچوونی شانۆکە بەرسەری تووشی خوێنبەربوونی سەر بوو. لەگەڵ جێشتنی سەکۆی شانۆدا کوڕەکەی چارلز هاتە سەر سەکۆ و بە ئاوازەکانی فەراغی دایکی لە شانۆکەدا پڕ کردەوە و سەرنجی ئامادەبوانی ڕاکێشا. دایکی چارلز بۆی برینداریەوە تووشی نەخۆشی دەرونی بوو، ژیانی لە ناو نەخۆشخانەی دەرونی کێنهێڵ بەسەر دەبرد تا لە ساڵی 1928 کە ئەو کات چارلز تەمەنی 37 ساڵ بوو دایکی گیانی سپارد. چارلز لە ساڵی 1914 لە یەکەمین فیلمی بە ناوی پێکێنانی ژیانێک کە فیلمێکی کۆمێدی بوو ناوی دەرکرد. چارلز چاپلین لە ساڵی 1940 یەکەمین فیلمی بەدەنگی خۆی بە ناوی دیکتاتۆری گەورە بەرهەمهێنا لەسەر شەڕی جیهانی دووەم کە بە تایبەتی لەو فیلمەدا ڕەخنەی توندی لە هیتلەر گرتووە و پێشوازیەکی باشیش لە فیلمەکە کراوە. چارلز لە 4 مارسی 1975 لەلایەن شاژنی بەریتانیا نیشانی تایبەتی پێبەخشرا و لەلایەن هۆلیۆدەوە بۆ وەرگرتن و بەدەستێنانی خەڵاتی ئۆسکار بانگهێشتی ئەمریکا کرا. لە کریسمەسی 1970 بە بۆنەی نەخۆشی دیابێت لە تەمەنی 88 ساڵیدا لە ژیان ماڵاوایی کرد. 2 مانگ لە دوای ناشتنی چارلز لە 3 مارسی 1970 تەرمی چارلز لە گۆڕستان دزرا و دواتر تەرمەکەی لە دەریاچەی ژنیۆ دۆزرایەوە. چارلز جگە لەو کورتە فیلمە بێدەنگیانی کە هەموو گیانی بەخۆ سەرسام کردبوو نامەیەکی بۆ کچەکەی بە میرات جێهێشتووە کە ئێستاشی لەگەڵدا بێت دەنگدانەوەی جیهانی هەیە. لە دوایین وتەی نامەکەیدا بۆ جیرالدینی کچی دەڵێت مرۆڤێکی دڵپاک و خاوەن ویژدان بە، چونکە مرۆڤ سوال بکات و ڕوت و ڕەجاڵ بێت باشترە لەوەی بێ بەزەی و نەفز نزم بێت. شتێک زۆر جێگەی سەرسوڕمانە ئەویژەوەیە کە ئەدۆڵف هیتلەر و چارلز چاپلین لە 1 ساڵ و مانگ و هەفتەدا لەدایک بوون. تەنها هیتلەر 4 ڕۆژ لە چارلز گەورەترە، بەڵام ئەدۆڵف هیتلەر دڵی ملیۆنها خەڵکی چارەڕەش کردووە و چارلز چاپلینیش خەڵکی هەموو جیهانی بەهۆی کردەوەکانیەوە کە پەیامی جۆراجۆریان لە پشتەوەیە خستووەتە پێکەنینەوە. لە وتە زێڕینەکانی چارلز چاپلین ئێمە ئەوەندە پێویستمان بە مرۆڤایەتیە، پێویستمان بەداهێنان نییە. گەرکارەکەت بە ڕۆژێک تەواو دەبێت با بیرکردنەوەکەت 3 ڕۆژ بخایەنێت. شتێکی وایە. بەڵێ خۆشەویستان لەگەڵ هاوکارم کاک جەلال محەممەد بڕگە و بابەتەکانی ئەمڕۆشمان بە کۆتاگەشت ئومێن دەکەینجی ڕەزامەندی خوای گەورە و ئێوە عزیز و خۆشەویستیش بێ تا بە یەگەشتنەوەیەکی تر و لە ڕۆژێکی نوێی تردا بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبینەوە. خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.